بەناوی خوای گەورە سڵاوەزان و خۆشەویستان هەموو لایەک بەخێر بێن بۆ ئاوات ئەکادمی بۆ بەشداریکردن لە وێبینارێکی تایبەت. ئەم وێبینارە وەک ئەزانن بە ناوی پەرەپێدانی بە ناوی خۆپێگەیاندن و بەدەستهێنانی لێهاتوویەکان لە ساڵی 2025دا. خۆشەویستانم، قۆناغێکی گرنگ لە مێژووی مرۆڤایەتی تێپەڕی کردووە. ئێستاکە ئەبینین زۆر جیاوازە لە جاران و ڕۆژانە خەڵکانێک کارەکانیان لە دەستێن، ڕۆژانە خەڵکانێک خوێندن تەواو ئەکەن و کاریشان دەست ناکەوێت. ڕۆژانە بە هەزاران کەس لە دنیا ژیانیان ناخۆش بووە بەهۆی هەوڵدانیان بۆ ئەوەی کا نمرەیەک بەدەستبێنن یاخود خوێندنێکی ئاسایی بە سەرکەوتووی تێپەڕێنن. بەڵام هەموو ئەمانە ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزتر بوون. خۆتان نەزانن ژیانمان لەم سەردەما بە تەواوەتی ئاڵۆز بووە و هەمومان کێشەی ئەوەمان هەیە کە زۆر جار ناتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین. زۆر جار سۆشال میدیا بە تەواوەتی ژیانی خەڵکی داگیر کردووە و لەگەڵ ئەوەشە ئاستی چاوەڕوانی کۆمەلگا، دایک و باوک، مامۆستا، خەڵک، بەڕێوە بەرخ، حکوومەت، هەمویان ئاستی چاوەڕوانیان لە تاکەکان زۆر بەرز بووەتەوە. یعنی کاتێک کە تۆ کەسێک ئەبینی گەنجێکە یەکسەر چاوەڕێ ئەوەی لێەکەی میزی بزانێ، یەکسەر چاوەڕێ ئەوەی لێەکەی لە تەکنۆلۆژیە بەباشی شارەزا بێ. بۆ نمونە کاتێک کە کەسێک ئەبینی و بەسەر و سیمایە کەسێکی ڕۆشنبیر دیارە، یەکسەر چاوەڕێ ئەوەی لێەکەی کە ئەمە زۆری خوێند بێتەوە و شارەزایی زۆری هەبێ و دەوراتی زۆر بینی بێ. یعنی لە هەموو شوێنێکەوە وای لێ هاتووە ئێمە چاوەڕوانیەکانمان لە تاکەکان زیاترە. ئیتر یعنی بە شێویشی گشتی وای لێ هاتووە ئەزانین زۆرینە خەڵکانێکی شکست خوارد و دۆڕا و فاشیل، دڵتەنگ، بێزار، بێکار، یعنی ئەنواعی سیفەت ئێمە ئەتوانین کۆکەینەوە لە دەوری زۆرینەی خەڵک. بەڵام کاتێک تاکێکە بینین لە شوێنێکی گرنگە یان لە تەمەنێکی گونجاوە یا لە جلوبەرگێکی باشە یا کەوەی کە تۆزێ مەسەلەن مۆبایلێکی نەوعێکی بەدەستەوە بێ یان ئۆتۆمبیلێ یان جلوبەرگێکی تایبەت، یەکسەر تەوقعات چێتە سەرەوە. یاخود بۆ نمونە تەنانەت گەنجێگە بینی کاتێک گەزانی دایک و باوکیکیان بەپی دایک و باوکی تۆ تەوقعات چێتە سەرەوە، یەکسەر چاوەڕوانیکی زیاتری لێکی. ئەمە وای کردووە ژیان لە ئێستا سەختتر ببێ. بۆ چونکە کاتێک کە تۆ ئەچیتە شوێنێک ئەتەوێت جێی خۆت بکەیتەوە، ئەوان چاوەڕوانیان لە تۆ زیاتر بەس لەبەرەوەی کە کەسێکی لە عایلێکی باشەوە هاتووی، یەکسەر چاوەڕێی ئەوە ئەکەن خاوەنی ئەدەبێکی بەرز و ڕەفتاری بەرز و بەهای بەرز و یەکسەر لەبەرەوەی کە فڵان کەس دایکتە، خاڵتە، پورتە، مامتە، یەکسەر کەسێکی تۆزێ بە مستەوا ئەبینن لە دەوروبەرتا، یەکسەر چاوەڕێەکەن کە تۆش کەسێکی بە مستەوا. کەواتە ئەم چاوەڕوانیە هیچ کاتێک لە سەردەمەکانی پێشواوان نەبووە. ینی بۆ نمونە کەسێک چۆ خوێندوویەتی چاوەڕێی ئەویان لێ کردو بزانێ نامەیەک بنووسێ، بزانێ ئەگەر نامەیەک هەڵ بۆ گوندەکە بیخوێنێتەوە. لە ئێستا ئاستی چاوەڕوانیەکان زۆر بەرز بووەتەوە. زەمانێک کاتێ خەڵکیان تەعین کردووە، یعنی ئەوانەشی کە شەشی سەرەتاییان تەواو کردو زۆربیان ئیشیان دەستکەوتەوە تەعین بوون، چکە چاوەڕێی ئەویان لێ کردوون ئەمانە خوێنەواری بزانن و خوێنەواری زانین لەو کاتا شتێکی مهم بووە. بەڵام ئێستاکە سیرەکی چاوەڕێی شادی بەرز لێەکەن، چاوەڕێی شارەزایی زۆر لێەکەن. ئەلمهم ئەوەی کە ئێوە ئێستا ئەیبینن ئەمە ئێستایە و ئەمەش کە دەربارەی ئەزانین ڕابردووە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە ئەمانوێ باسی کەین شتێکە کە لە ئایندەیەکی نزیکە ڕوبەڕوو ئەبێتەوە. یعنی تۆ ئەچیتە بارودۆخێکەوە، ئەم بارودۆخە لە چاو هەموو ڕابردووە جیاوازە. شتێک نییە ئێمە بتوانین بە چیرۆکێکی کۆن بە بەسەرهاتێک بە ئامۆژگاریەک لی دەرباز بین. ئێمە ئەچینە قۆناغێکەوە. ئەگەر چی تۆ لە ئێستا لە گوندێکی زۆر دووری هەر شوێنێکی دنیا یاخود لە کوردستانە بی
و بڵێ ئێمە نەخێر وڵاتەکەمان پێشکەوتونیە و وایە و ئەمێ و ئەوەیە، دڵنیا بە لە دەست ئەم شتە قوتارت نابێت کە لە ئایندێکی نزیکا تۆ ڕوبەڕوویە بیتەوە. تۆ پێویستە ئامادە بیت بۆ ئەو ڕوبەڕوو بوونەوە، چونکە یاساکانی یاریەکە گۆڕاون. ئێستا سەدان خەڵکی ڕۆشنبیر و بەتوانای ساڵی 90ەکان و سەرەتای 2000ەکان لە ئێستا هیچ کۆمپانیایەک ئامادە نییە وەریانگرێ بە پارێکی کەمیش، ئیلا مەگەر خۆی ئەپدەیت کردبێ، ئیلا مەگەر لەگەڵ گۆڕانکاریەکانی ژیانە خۆی باشتر کردبێ و لە ئاستی بارودۆخەکە بێت. یعنی لە زۆرێک لە تەنانەت خوێندنەکانە ئەگەر تۆ بڵێ من 10 ساڵ لەمەوە پێش ئەو خوێندنەم تەواو کردووە، بە شەرتێ 10 ساڵ هیچ نییە، بە تایبەتی بۆ جاران هەر هیچ نەبوو. کابرا ئەیوت 50 ساڵ لەمەوە پێش کۆلێژی فڵانم تەواو کردووە، بەڵام لە ئێستا یەکسەر چاوەڕێ ئەوەت لێکەن ئایا تۆ کەسێکی خۆت ئەپدەیت کردووە یا خۆت ئەو شتە کۆنانە ئەزانیت. بەڕێزان، من لێرە بە کورتی و پوختی باس لەوە ئەکەم. خۆپێگەیاندن یعنی چی؟ و ئەو لێ هاتوویانەی کە ئەتبێت تۆ بەدەستی بێنیت و ئەمانە شتانێکی بنچینەی و بناغین پەیوەندی بەوە نییە تۆ لە سەردەمی دیجیتاڵی و سەردەمی زیرەکی دەستکردایی یان لە سەردەمێکی تەقلیدیە، و هەروەها ئەوانەشی کە تۆ ڕوبەڕووی ئەو پێشکەوتنە بیتەوە کرد. ئازیزان، یەکەم لەوە دەست پێەکەم کاتێگەمە باسی خۆپێگەیاندنەکەین، یعنی بین خۆمان پێبگەێنین، خۆمان پەروەردە بکەین. کی ئێمە پەروەردە بکە؟ بەڕێزان، زۆر کەس لەم دنیاە پشتی بەوە بەستووە، بۆ نمونە کەسێکی ملیۆنێرە پشتی بەوە بەستووە ئەڵێ فڵان زانکۆ زۆر باشە، کوڕەکە مەنێرم لەوێ بخوێنێت. ئەمە حەل نییە. باشترین زانکۆی دنیا تەواو بکەی ئەگەر بەراوردت بکەین بە کەسێک کە خۆی پێگەیاندووە، تۆ هیچ نیت لە چاوەوە کەس. ئەمە شتێکی عەجیبە کە 100 ساڵە ڕۆژ بە ڕۆژ ئەمەمان پێسەلمێنی. باشترین دام و دەستگاکانی دنیا خەریکی پەروەردەکردنی گەنجێ بن، لەم لاوە گەنجێک زیرەکانە و ئاقڵانە ژیرانە خەریکی پەروەردەی خۆیەتی، باوەڕکەن هەرگیز هیچ شوێنێک ناتوانێت گەنجێکمان بۆ پەروەردە بکە بەراوردێکین بەوەی کە خۆی پەروەردە. بۆیە ئەم ڕاستیە یەکسەر لای خۆت دای بنێ کە فڵان بەرپرس کە خاوەنی ملیۆنەها و ملیارەها دۆلارە کوڕەکەی ئەنێرێتە پێشکەوتوترین زانکۆ، ئایا ئەم 4 ساڵی ئەو لە زانکۆیە و من لە گوندێکی کوردستانم و هیچ دەسەڵاتێکم نییە، ئیتر ئەو سبەی ئەبێ بە کەسێکی قیادی و مهم لەبەر تواناکانی ئەڵم بەواستە ناڵم، ئایا ئەبێ بەم کەسە و من ئیتر نابم و من منافەسەی ئەوم پێ ناکرێن؟ ئەمێ بۆ ڕاستکەمەوە ئەگەر تۆ خەریکی خۆپێگەیاندن بی، ئەوە نا کە دایک و باوکت هاند ئێن و دەوروبەرەکەت هاندێن و ئەوە خۆت بیرت لەوە کردوێتەوە پەرە بە خۆت بی و خۆت بیرت لەوە کردوێتەوە خۆت پێ بگەێنی. ئەگەر تۆ زانکۆکەت بۆ هەڵکەوێ یا خوێندنەکەت بۆ هەڵکەوێت، تۆ زۆر ئیسفادەی لێک. بەڵام ئەگەر ئەوانەشت بۆ هەڵ نەکەوێ، ئەو کەسە بە ئاسانی منافەسەی تۆی پێ ناکرێت. ئەمە ڕاستی. یعنی ئەگەر تۆ بڕیار بی خۆت یەکلایی بکەیتەوە بۆ خۆپێگەیاندن، کەسێکی تریش دەوروبەرەکەی زۆر خەمی ئەخۆن و هەموو شتێکی بۆ تەرتیب بکەن و هەموو شتێکی بۆ دابینەکەن، ئەم کەسە ئەو کەسەی کە هەموو شتێکی بۆ تەرتیب بکەن هەتا ئەو ڕۆژەی خۆی بڕیار نەیە و خۆی یەکلایی نەکاتەوە و بە عەقڵی خۆی بیر لەوە نەکاتەوە پەرە بە خۆی بە، ئەو ناتوانن منافەسی تۆ بکەن. و بێخەمیش بن زۆربەی ئەو کەسانەی کە خەمیان ئەخۆن
خۆیان خەمی خۆیان ناخۆن. ئەوانەی من کە مناڵ بووم، باوکم شەهیدی کیمابارانی هەڵەبجە بوو، هەتیو بوو، زۆر جار بیرم لەوە کردەوە کە من باوکم نییە. یەک شت هەبوو بە درێژایی مێژووی ژیانم زۆر کاریگەری ئیجابی هەبووە لەسەرم، ئەویش ئەوەیە بەردەوام بیرم لەوە ئەکردەوە کە من ئومێدم نابێ بپچڕێ، چونکە زۆرینەی کەسە سەرکردەکان و لێهاتووەکان و زاناکان و داهێنەرەکان و مرۆڤە بە تواناکانی مێژوو ئەوانە بوون بە هەتی و بە بەدبەختی گەورەوە. هەر کاتێ ژیانم قورس ئەبوو، ناخۆش ئەبوو، ئەمود ئەمە مژدەی پێیە، ئەمە مژدەی پێیە بۆ من. هیچ کاتێک لە ژیان ئاسان بوونە مژدەی سەرکەوتن نییە بەڕێزم، بەڵام هەمیشە لە ناڕەحەتی و کۆسپ و تەگەرەکانە ئەوە مژدەی سەرکەوتنی پێیە، چونکە قەرارە تۆ بە قۆناغێکی ناڕەحەتا تێپەڕیت، هەتا وەکو ببی بە کەسێکی کە شانی ئەوە بی خۆت بە خۆت بڵێ بەڵێ من کەسایەتیەکم هەیە و ئەکرێ مرۆڤێکی سەرکەوتووە. خاڵی دووەم، زۆر بەمان پێمان خۆشە کە داناترین و حەکیمترین و زیرەکترین و ئاقڵترین و مامۆستا فڵان و فڵان زانا و ئەمانە بێن دوو قسەمان بۆ بکەن. و ئیتر ئەم قسەیە زۆر مهمە، لەبیرت ناچێتەوە چکە فڵان کەس وای پێوتی. بێ ئاگالەوەی لە هەموو ژیانتە هیچ قسەیەک هیچ کەسێک بەقەت قسەکانی خۆت لەسەر خۆت کاریگەری نییە. واتە خەڵکانێک هەن بە درێژایی تەمەنیان بێ ئاگایانە ئەژین، نازانن کە ڕازی سەرکەوتنەکانیان پێویستی بە کۆمەڵێ قسە بوو کە بۆیان بکرایە، بەڵام نازانن کە بە قووەترین قسە بۆیان بکرایە ئەو قسانە بوو کە خۆیان ئەبوایە بیان کردا. لێرە ئەبینین کە کاتێک کەسانێک سەرکەوتوونین زۆر جار ئەچن لە دەرەوەی خۆیان هۆکارەکانێنن ئەڵێن ئێمە لەبەر ئەو شتانە سەرکەوتوونین. لە کاتێکە ڕازی مرۆڤە سەرکەوتوەکان لە ناخی خۆیان. ئەی تۆ بۆ لە دەرەوە بۆیە گەڕی، تۆ بۆ لە دەرەوە بۆیە گەڕی، ئەها ئەڵێ ئاو در کوزه و ما تشنه لبان میگردیم، یار در خانه و ما گرد جهان میگردیم. ئەڵێ ئەو لە گۆزەکایە و ئێمەش دەرەوەی دنیای بۆ گەڕین، یار لە ماڵایە و ئێمەش عالەمی بۆ گەڕین. ئەو شتەی کە تۆ بۆیە گەڕی لای خۆتە، ئەو کۆریە سحریەکە بە تەمامە بە لە دەرەوە بیدۆزیتۆ، لە ناخی خۆتە. گرنگترین قسە ئەو قسەیە خۆت بۆ خۆتی جا خۆت بە خۆتەڵی من هەر هیچ نیم، ئەمە کەی ژیانە، من بەدبەختم، بەردێ بکەوێتە خوارەوە کێشە بەسەری منە، یاخود ئەڵێی نا ناڕەحەتیەکان من پێگەێنن، خۆشیەکانە بێ سوپاسگوزار بم لەسەریان، من هەر سەرکەوتوو ئەبم، من واز ناهێنم، من ئەبێ خۆم فێری ئەمە بکەم، من ئەبێ خۆم فێری ئەمە بکەم. زۆر لەوە مهمترە من بە تۆ بڵێم بڕۆ فێری ئەوە بکە. وتنەکەی من ئەگەر دوجار نەبێتە هۆی ئەوەی تۆش چەند جارێ بە خۆت بڵێ، کاریگەریش وای نابێت. بۆیە پێویستە خەمیکی خۆت بخۆی و ئەم خۆ پێگەیاندنە بەڕێزان بابەتێکی زۆر گرنگە. لەم ماوە شیعرێکی حافزم بیرکەوتە بوویەوە، ئەڵێ لە شیعرەکەیە کە تۆ لە شوێنێکا خەو لێکەوتووە و کاروان ڕۆشتووە، کاروان رفت و تو در خواب و بیابان در پیش کی روی، ره ز که پرسی چه کنی و چون باشی، در ره منزل لیلی که خطرهاست در آن، شرط اول قدم آن است که مجنون باشی. ئەڵێ تۆ خەو لێکەوتووە بێ ئاگایت و کاروان ڕۆشتوو و بەجێ هێشتووی، باشە کەی ئەڕۆی، ڕێگاکە لەکوێ ئەپرسی، لەکوێ ئەپرسی کە ئەبێت چۆن بیت و چی بیت.
ئەڵێ لە ڕێی مەنزڵی لەیلا کە پڕە لە خەتەر و لە مەترسی دەڕەهێ مەنزلە لەیلی کە خەتەر هاوز دران شەرتە القەدام ئاناست کە مەجنون باش مەرجی یەکەمی ئەوەیە کە ئەبێ تۆ مەجنون بیت باشە ئەبێ تۆ زۆر زۆر عاشقی ئەوە بیکە گۆڕانکاریشی گەورە لە ژیانی خۆتا دروستکەی وە خۆت پەروەردە بکەیت و خۆت پێ بگەین ئەگینا زۆر کەس دەزانن چی بکەن کەواتە مەرجی یەکەم ئەوەیە کە بەڕاستی ئەبێ عاشقی ئەوە بی ژیانی خۆت بگۆڕێ وە کەسایەتی خۆت بنیات ئەم خودەی ئێمە باسیەکەین چییە؟ ئەم خودەی ئێمە قسەیەکی شاعرانە نییە یعنی تێکستێکی فەلسەفی نییە بڵێ وەڵا زۆر قوڵە و مەبەست و مانایەکی هەیە لەی تێناگەم بیرکەرەوە خودی خۆت کی بیرکردنەوەکانە ئەتوانی تعدیلی بیرکردنەوەکانت بکەیت بیرکردنەوەکان بەهاکانت واتە ئەو قیەمانەی کە لای تۆ شتانێکن قیمەتیان هەیە بۆ نمونە تۆ ئەڵێی ڕاستگۆیی وەفا چاکەکاری باشە ئەمانە کۆمەڵێ بەهای بەرز و بڵندن تۆ پێویستە ئەم هەڵگری بەهای بەرز و بڵندی و ئەم بەهایانت تەماشایەکیان بکەی اینجا بەرژەوەندی گشتی بەلاتەوە گرنگ بێ دڵی خەڵکت بەلاوە گرنگ بێ ئایندەت بەلاوە ئەم شتانی کە قیمەتیان هەیە زانست و فێربوون و معریفەت بەلاوە گرنگ بێت چی لای تۆ گرنگە چی لای تۆ قیمەتێکی هەیە و لەگەڵ ئەو بەها ئینسانیە بەرزانە ئەمە تۆ پێک هاتەکەتەوە بیرکردنەوەکانتە ئەمە بەهاکانتە و باوەڕەکان تۆ شتێکە لە ناختایە وە زۆر زۆر کاریگەری هەیە باوەڕە من باوەڕم وایە ئەم وڵاتە نابێ بە وڵات و ئێمە هیچمان نابێت تۆ ئەمە باوەڕەکانتە یەکسەر بە من بڵێ ئەوە باوەڕەکەتە منیش ئایندەتە بینم ئەگەر بڵی من باوەڕم وایە مرۆڤ وەکو ئاو وایە لە هەر شوێنێکی دنیا بیکوڵێنی ئەبێ بە هەڵم تۆ ئەم باوەڕی خۆتم پێ بڵێ من تۆ ئەناسم کەواتە باوەڕت وایە کە شەرافەتمەندی و ڕازگۆیی و پەیوەستبوون بە بەهابەرزەکانەوە مرۆڤی مەزن دروستەکە نەک ئیعتیباراتی پلە و پۆست و شەهادە تۆ بڵێ باوەڕەکەم وایە من ئەزانم تۆچی کەواتە بیرکردنەوەکانت بەهاو قیەمەکانت باوەڕەکانت و شتێکی گرنگیش ئەو فەرهەنگەی کە لە مێشتی تۆە ئیشەکە و لەناو ئەم فەرهەنگەی مێشتی تۆە کە بە هەزاران وشەی تایە کۆمەڵێ وشە هەن فریکوێنتلی زۆر زۆر دووبارە بنەوە ئەو وشانی کە تۆ ڕۆژانە دووبارەیانەکەی تۆ کامانن دەوەرە ئیتر سەبرێ هەبێ خوا ئەمە کەی ژیانە کێ تااقەتی ئەوەی هەیە ئایا تۆ فەرهەنگەکەی مێشکی تۆ چەندێک لەم خرت و برتانەیتیە ئەگەر فەرهەنگەکەی مێشکی تۆ چاوێکی پیا بخشێنی بە من بڵێ وەڵا ئەمانە زۆرترین ئەم پەنجا عیبارەتە زۆرترین دووبارە بۆی وشەی ژیان من نەزانم تۆ بەرەوکێوە کەواتە خود و خودناسی و خۆپێگەیاندن و خۆپەروەردەکردن و خۆپەرەپێدان و ئەمانە قسەی مەتاتی و لاستیکی نین ئەوە ئەکرێ خەڵک لی تێنەگا بەڵام لای کەسێکی وەکو ئێمە کە ساڵانێکی زۆرە ئیش لەسەر پەروەردەی تاک و ئەمانەکەین شتەکە ڕوونە یعنی ئینسان کائینێکە ڕاستە ئالۆزە بەڵام نیشانی ئەوە نییە کە تۆ سەری لێ دەرناکەیت و ئەوان ئەوە تا ئەوە بیرکردنەوەکانێتی ئەوە باوەڕەکانێتی ئەوە بەهاکانێتی ئەوە ئەو وشانێ و ئەو عیبارەتانەیە کە زۆرترین کات بەکارێنێ اینجا کاتەکانی زۆربەی کاتەکان خەریکی چیە؟ زۆربەی کاتەکان خەریکی کات کوشتنە زۆربەی کاتەکان خەریکی گۆرانیە یاخود زۆربەی کاتەکان خەریکی ڤیدیۆی علمیە یاخود زۆربەی کاتەکان کتێبە خوێنێتەوە یا زۆربەی کاتەکان خەریکی ئیشکردنە یا زۆربەی کاتەکان خەریکی خەوتنە یعنی وەرە سەیرێکی خۆت بکە من
لە یوتیوبی ئاوات ئەکادمی لە زنجیرە لایڤێکە باسی خۆناسیم کردووە. سەرەڕای ئەوەژی وایە ناسیت ئەخ من ناگەم بەکوێ دەست بێکم خۆم بناسم. خۆت تۆ کەحکەشانێکی دوور نیت ناسا نەتوانێ پەیگیری و کاوبزانێ تۆ لەکوێی. تۆ مرۆڤێکی تو هەموو مرۆڤەکانیش چۆن هەڵەسەنگێنی لەسەر ئەم شتانە هەڵیانە سەنگێنی. یعنی کاتێککە من باسی مرۆڤێکی گرنگ و گەورە بۆ بکەم باسی چی مرۆڤەکەت بۆ بکەم؟ ئەڵێم باوەڕەکانی وابوو، بیرکردنەوەکانی وابوو، قسەکانی وابوو، ئاواهی ئەژیا، ئاوا هەڵەسا، ئاوا ئەخەوت، ئاوا بیریە کردەوە. ئیتر تەواو تۆ کەسەکە ناسیت. اینجا هەر بەوەیە ئینسانێکی هیچ و پوچ لەگەڵ ئینسانێکی زۆر مەزن ئەتوانی بە ئاسانی جیاوازەکەیان بدۆزیتەوە. ئەیتر بۆچی هاتە سەر خۆت ئیتر بیکەی بە مەتەڵی حەلی نەبێت؟ پاشان شتێکی کەر زۆر گرنگە، باوا دابرین هەموو شتێ پێرفێکتە، بەڵام ئەڵین ئادەی پێمان بڵێ ئامانجی تۆ چییە؟ مەبەستی تۆ چییە؟ ئەتەوێ بەرەو کوێ بڕۆی؟ لێرە وەکو چی وایە؟ وەکوە ئامێرێکی زۆر زۆر پێشکەوتوو بە هەدیە درابێ بە نەخۆشخانەیەک، بە مدیری نەخۆشخانەکە ئەڵێم ئەم ئامێرە پێشکەوتوتان بۆ هاتووە و زۆر زۆر باشە، عادی پێم ئەڵێ وەڵایی ئەمە ئامێرێکی پێشکەوتووە، بەس من لێزانم، منیش خەریکی ئیشی داریم بەکاری ناهێنم. یعنی بەتەمانین بەکاری بێنن نە. اینجا بن بە تۆ ئەڵێم ئامێرێکی چەنەها ملیۆن دۆلاری کە ئەدرێ بە نەخۆشخانەیەک وە لەبەر نەبوونی کارمەندێکی زیرەک کە بەکاری بهێنێ بەکار نایە، ئێوە پێم بڵێن ئەمە زەرری هەیە یا ئیسپادی هەیە؟ ئەمە زەرری هەیە، ئەمە بووەتە مەسروف، ئەمە ڕێ ئەگرێ و ئەمە کارەسات دروستەکە. جا ئازیزانم خۆ پێگەیاندن بەڕێزانم، خۆ پێگەیاندن یەکەم پرۆسەیە. پرۆسە شتێکە ئینپوتی هەیە، پرۆسێسی هەیە، ئاوتپوتی هەیە. خۆپێگەیاندن پرۆسەیە. لەمڕۆ دەسەکەی بە خۆپێگەیاندن یعنی ڕۆژانە ئەبێ شتانێک زیادکەی لە خۆتە و ڕۆژانە بەرەبەرە هەست بە دەرەنجامەکانیەکی. و خاڵی دووەم خۆپێگەیاندن لەگەڵ ئەوەی کە پرۆسەیەەکە ستراتیژیە و درێژخایەنە. خۆپێگەیاندن ئەوە نییە ئەم سێ مانگە خەریکی خۆپێگەیاندن بی لە دوای سێ مانگەکە یەکسەر هەمووی تەحیەوە بۆ بکە. ئەبێ سەبریشت هەبێ لەگەڵ قۆناغەکانە ماوەیەک بەردەوام بی و ئەبێ هەر لە سەرەتاوە بزانی و ئەبێ پلانێکی باش هەبێ بوو. کەواتە پرۆسەیەکە درێژخایەنە و تۆ لە ئایندە ئەگەیەنێ بە ئەنجامێکی زۆر زۆر باش. شتێک نییە بە سەریعی ڕووبات. هەر شتێکیش بە سەریعی ڕووبا ئەگەر ئینسانەکە خۆی بۆ پێنەگەیان دەبێ شوێنی خۆی ناگرێت. ئێستا بەڕێزان ئەگەر ئێمە کەسێک بێنین، مەسەلەن تۆڵی من باشە، من ئەڵێم ئەم کەسە بۆ نمونە گەنجێکت پێ ناسێنم، تۆ خاوەنی کۆمپانیایەکی گەنجێکت پێ ناسێنم، منیش ئەم گەنجەت پێ ئەڵێم کاکە حتا بڵێ کوڕێکی قۆزە ئۆکێ بە ئەتەکێتە باشە ڕێک و پێکە، مەسەلەن کوڕێکە بە ئەخلاقە بە ڕێزە محتەرەمە هەرگیز قسەی ناشرین ناکە و کاتەکانی خۆی زۆر بە جوانی ئیدارەکە باشە. خاوەنی کۆمپانیاکە لێمە پرسێ ئەم کەسە ئادی بزانین لێ هاتوویەکانی چۆنە، پێڵین باشە ئەگەر ئێمە تۆ دادمەزرین ئیمێڵێ بنێری بۆ کۆمپانیایەک چۆن ئیمێڵەکەیان نووسی؟ ئەڵێ نازانم. پێڵی تۆ ئەگەر ئێستاکە ئەم ئیشە بین بەسەر تۆە
لە یادانیشە و ئیشە بکە ئەڵێ ئاخر من لە کۆمپیوتەر نازە ئێکەواتە تۆ ئینسانێکی چاکت هەیە بەڵام بەبێ سکیڵ واتە بەبێ مەهارە بەبێ لێ هاتووی ئینسانەکەمان پێگەیاندووە ئێستا زۆر جار پەروەردەیەکی باشی دایک و باوک و قوتابخانە ئەم جۆرە ئینسانە لەوە چێ دروستکە کە با بڵین مرۆڤێکی ڕێکپێک زۆر جار حەزەکەی ئەم مرۆڤە ڕێکپێکە ئیشێکی باشی پێبێت حەزەکەی لە ئیشەکەشا پارەیەکی باشی پێبێت بەڵام ئەگەر لێ هاتوویەکەی نەبێ نازانی چی لێ بکەیت کەواتە ئێمە ئەگەر خۆ پێگەیاندنی نەبوو ئەوە لێ هاتوویشی هەبێ بە کەڵک نات تۆ بڵێن وەڵا کەسێکی زۆر زۆر شارەزایە لە کۆمپیوتەرە بەڵام وەڵا احتیمالی هەیە داتاکانتان کەشفکە یا بیجێ یا سبەی زەرێک بە کوڕێکیان هێنا بوو لە ڕێکخراوە ئیشکە وەڵام مدیری ڕێکخراوەکە بۆی جێڕامە وتی وەڵای مامۆستا ئەوان ڕێک عەشایرانە یەک بۆکسم کێشا بە دەمیا و خستم بە من کۆمپیوتەرەکان وتم بۆ وتی مامۆستا هێنا بوومان خەڵک فێری کۆمپیوتەرکە دوایی زانیمان ڕام و کەلوپەلی هەموو کۆمپیوتەرەکانی گۆڕیوە هاتووە دزیەتی مەسەڵەن هەموو کۆمپیوتەرێکی کردوێتەوە پارچەیەکی گرانی تیا دزیوە اینجا تۆ ئەگەر ئەمە مامۆسای کۆمپیوتەرەکە بێت وەنیە ئێمە بۆچی باشە کێ زاتی هەیە کۆمپیوتەرەکەی خۆی 5 دقیقە بەدەستیەوە کەواتە ئێمە پێویستمان بە پێگەیاندن و بە ئەخلاق و بە بەها و بە پەروەردەکە هەیە بەبێ ئەوە لێهاتوویەکانیش ئیسفادیان نییە ئینسانێکە کۆمەڵێک لێهاتووی زۆر زۆر باشی هەیە و زۆر زۆر شارەزایە بەڵام خاوەنی قیەم و ئەخلاق و بنەمای ئینسانی و ئەمانە نییە ئەوە مرۆڤێکی زایعە یعنی وەکوە لێهاتوویەکەی خەسار کرد بێت بۆ نموناڵێن ئەمە فلان کەسە زۆر زۆر زیرەکە لێ هاتووە چیە وەڵی بەڵام کێشەیەکی هەیە زۆر جار درۆەکە ئیتر تەواو یعنی تر بەکەڵ هیچ نایە یا مەسەلەن ئەڵێ من فێڵبازە لەوە سبەی زەرێکتان لێە تەواوی تر هیچ قیمەتێکی نامێنێ یعنی تۆ ئەم بەها و پێگەیاندنی لەگەڵانە بێ ئیسفادێنێ ئێستا بەباز لەوە بکەیت تۆ خۆت پێگەیاندووە پەروەردە کراوی هەموو شتێک مەزبوطە بەڵام ئێستا ئێمە بەرەو 2025 ڕۆژە با تۆ کوڕی چاکبی با تۆ کچی چاکبی ئەگەر کۆمەڵە لێهاتوویی هەیە ئەم لێهاتوویانت نەبێ سبەی تۆ بە کەڵکی هیچ شوێنێک نایت بەڕاستی جا من بە کورتی و پوختی باسێکی ئەو لێهاتوویانە یەکەم بەڕێزان کۆمەڵە لێهاتوویمان هەیە لێهاتووی بنچینەی یعنی ئەگەر ئەڵێ بۆمبەیشی ئەتۆمی ئەتەقێ و دنیا کاو لەبێ و دوای ئەوە ئەگەڕێنەوە بۆ سەردەمی ڕابردوو هیچ شتێکی پێشکەوتور نامێنێ ئەگەر بشگەڕێنەوە بۆ ئەو ڕابردووە هەر پێویستمان بم لێ هاتوویانە هەیە کە وێسە باسی بن ئەگەر دنیاش ئەوەنە پێشکەوت سبەی هەموو ئیشێکمان بە ڕۆبۆت و بە زیرێکی دەستکرد و بە تەکنۆلۆژیا ڕۆشت بەڕێوە لەویاشە هەر پێویستمان بم لێ هاتوویانە هەیە بزانین ئەم لێ هاتوویانە کامان یەکەم لێ هاتووی پەیوەندیە یەکەم لێهاتووییان لە تواناکانی پەیوەندی بەڕێزان توانەکانی پەیوەندی تۆزێ مۆزوعێکی فراوانم بەڵام من ئاماژە بە چەند شتێک یەکێک لەوانە ئەبێ تۆ بزانی چۆن مامەڵە لەگەڵ خەڵکا ئەکەیت و ئەتەکێتی مامەڵەکردن ئەبێ فێر ببیت ئێمە قوربانی دەستی ڕابردوویەکین بەڵام ئیتر ئەمە ڕابردووە و ڕۆشت لەوە ئەچێ من نمونەیەکتان پێ بڵێم کاتێ مناڵ بووم مامۆستا عەبدوڵای برام کەمێک حەساس بوو بە مڵچەی خواردن و ئەعمانە یعنی ڕازی نەبوو مناڵێک شت بخوا لە کاتی خواردنە لێوەکانی بکرێنەوە ئەمە دوایی لە گەورەبوونا هەستم کرد جاری وایە ئەچیتە شوێنێ نەفرێک گەورەشە بە حساب موسەقەفیشە کاتێ خواردن نەخوا مڵچەمڵچی خواردنەکەی زەحاز دەکە ئەمە لە ئەتەکێتی خواردنە مەسەلەن تۆ جاری وایە شانسە هەیە کۆمەڵە ئەتەکێت لە عایلەکەت لە دەوروبەرەکەت لە ملاولولا فێری ئەبیت بەڵام تەکێتەکان لەوەجێ زۆر بن ئێمە بۆ یعنی دانەمشتین بیخوێنین وە لە قوتابخانەش پێیان نەوتوین
و ئەم شتانە کارەسات دروستەکە. بۆ نمونە کاتێک کە ڕۆشتمەوە بۆ زانکۆ پرۆفیسۆرێکمان هەبوو ماڵی ئاوا بێ من زۆرم پێخۆش بوو چونکە هەستمە کرد تەلەبەی جامیعە ئەوە نییە هەکە ئەڵێن قوتابی زانکۆ ئەوە نییە کۆمەلگا ئەڵێ وەڵام قوتابی زانکۆی وابزانێ زۆر مساقافە ئیتر وەڵا لە فلان زانکۆ لە فلان کۆلێجە خوێنێ و کوڕەکەی یا کچەکەی مساقافە تەلەبەی زانکۆیچ جاری وا هەیە هیچ ئەتەکێتێک ناجات. پرۆفیسۆرێکمان هەبوو هەندێک تەلەبە پێیان ناخۆش بووم ئامۆژگاریانەیە کرد بەڵام بەڕاستی بووم دەرکەوت کە زۆر زۆر ضرورە لە بەرزترین مستەوابی یەکێکدانی شەم ئامۆژگاریانە ئەوی کاکە لە هەندێک شوێن کە تۆ ڕوبەڕووی خەڵکە بیتەوە وەکو شوێنی خوێندن یا کۆبوونەوە یا دانیشتن با بنێشتی لە دەمانەبێ ئێستا لەوە هەندێکان پێکەنین تا باوەڕکەن لە وەرکشۆپێ بووم ڕاهێنەرەکە ئەیوی کاکە یا ئەو مامۆستایەش لە زانکۆ ئەی دەست مەکە بەلووتتا جا هەندێک کەس سێرەکە و پێکەنی نییە ئەی بۆ پێکەنی وەڵا من جاریوا هەبوو دەورە وتوەتەوە نەفرێت دانیشتووە پلە و پۆستی حیزبی و حکومی هەبووە بە درێژایی هەموو محازەڕەکە دەستی لە لووتیا بوو ئێبێ لە شوێنەکە ئەمە پێی بڵێ ئەبێ ئەمە لە شوێنێکا پێی بڵێ جا لە ئێرانە بۆ بە شتی کۆمیدی ئەڵێن هەر کەسێ ئەڵێ کاتێکە سیارە لە هینەکانە ئەوەسێ لە ترافیکە ئەگەر ئافرەت بێ یەکسەر ئاوێنەیەکی بچووک دەرێنێ و خەریکی میکاژە ئەگەر پیاویش بێ تا ئێرەی دەستی کرۆ بەلووتە ئەمە بوو بە دیاردە ئێستا تۆ لەوە پێکەنینە بێ بڵێ باشە یعنی مەحقولە ئینسان بچێتە زانکۆم ئامۆژگاریانەی بکەن هەر ئەبێ لە شوێنێک پێی بڵێ تاکە لە دەستمان دەرچ لە ڕەوزا پێمان نەوت لە سەرەتایی بنەڕەتی پێمان لە ئیعدادیە ئەوەندە یاسایەکی بیرکاریان بەلاوە گرنگە ئەوەنە یاسایەکی گرامەریان بەلاوە گرنگە پێگانی ئینسانەکان بەلاوە گرنگ نییە هەر خودی سیستمی خوێندن کە من زۆر زۆر بێزار بووم لەوە ئەوەندەی کاشی مەکتەبەکەی لا گرنگە ئەوەنە تەلەبی لا گرنگ نییە من چەند هازار بە مدیری وتۆم ئامۆستا قوتابیەک مهمتر لە کاشتێکی ئەم مەکتەبە و لە پەنجەرەیەکی ئەم مەکتەبە بەڵام وانییە ینی خۆتان نەزانن پەنجەرەیەک لە پۆلەکە بە نرختر لای بەڕێوەبەرەکە لەگەڵ ڕێزمە ینی هەموو بەڕێوەبەرێن ناڵم بەڵام هەر سیستەمەکەش وایە ینی ئەم جۆرە سیستەمە عەسکەری کە هاتووە بەم شێوازەیە ینی بۆ نمونە علم و معریفەت و کەسایەتی ئینسانەکە گرنگ نییە ئەوە گرنگە ئەگەر یونیفۆرمە کلاسەکەی فڵان بێ و پانتۆڵەکەی فڵان ئەمیان بەراوە المهم کۆمەڵێ شت هەیە کە ئەزانی عەیبە لە تەنهاییشان تەرکیکە نەجاتی ئەبێ چونکە ئێمە لە ناو کۆمەڵگا ئەکرێ خەڵکانە ببینین ئەکت دەور ببینین دەوری کەسێکی زۆر مستەقەفە بینێ بەڵام کاتێکە ئەگەر بە فیلمێک بە کامێرێک پێمان پیشان بن لە ماڵەوە چۆنە یا بە تەنها چۆنە لەوە چێ تەبیعەتمان تێکچێت ئێ بوو واقعی لە خۆت گرنگە ئینسان لای خۆی پێش هەموو کەسێ ڕێز و احترامی هەبێ کەواتە کۆمەڵێ ئەتەکێت و ئەخلاق و ئەوانە خی گەورە بە پێغەمبەرە فەرمێکی عەلەیهی سەڵات وسەلام وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەزانی عەزەمەتی ئەم پێغەمبەرە لە چیایە ئەگەر تەنهاش بێ لە ئەشکەوتەکە هەر پاک و خاوێنە هەر بە ئەدەبە هەر بە ڕێزە هەر ئەزانێ دانیشێ هەر ئەزانێ هەڵسێ هەر ئەزانێ یعنی چۆن حسابات ڕۆژێکیان دکتۆری چاوەڕێم شتێکی زۆر خۆشی گێڕایەوە وتی لە شوێنێ دانیشتبووین دانەیەک هات بوونی گۆرەویەکەی هات ڕەفیقە گەشی پێی وتووەنە برای بۆ ڕەفیق ڕای بوونی گۆرەویەکانەیە خوا بڕۆ لای بە واتێک گوڵی گوێی بەچی خۆمانین بەڕێزان ئەمە خۆمانە و شتانی نییە یعنی تۆ کاتێکە بەبوونی عارەق دەوروبەرەکە و بێزارەکی ئەمە خۆمانەی نییە و هەموو ئەمانە لەناو پەیوەندیان بەڕێزان تۆ جاری وا هەیە بەس چۆن قژت چاک کردووە چۆن ئەترێکە دیاوە لە خۆت چۆن خۆت گۆڕی وە لە شوێنێکی دیاری کراو هەموو شوێنێنە لە شوێنێکی دیاری کراو دەری ئەخاتە ڕادەیە کە تۆ کەسێکی چۆنیت کەواتە ئەم شتانە پەیام ئەگەێنێت
ئەم شتانە پەیامەگەێنێ باوەڕکەن زۆر جار ژنومێت خۆڕیان نایە بێت جاری وایە ئەوە بڵێن تەنانەت دایک بە ڕووی نایە ئەڵێ ئەڵێ بەڵای عیب بە کوڕەکەم گەورە بوو کچەکەم گەورە بووە جامیعی تەواو کردو ئێستا من بڕۆم وای پێ بڵێم هەرێکی پێی بڵێ بەڵام ئیتر ئێمە میلەتێکین زۆر ڕووپامایی ئەەکەین و قسەمان ڕێک و ڕاست نییە ئەگەر قسەیەکی ڕێک و ڕاستین کابرای گرێتە دڵ بۆ پێی ناوترێ بۆی لەباری پەیوەندیە بەڕێزان هەر لە جلو بەرگەکەتەوە پەیوەندیەکە دروستە بێت لەگەڵ خەڵکە بۆ نمونە تۆچی لە شوێنە گەیانەوێ وەکو سکرتێرە باشە لە شوێنێک دەوامکی یا لە پرزگەیەکە دەوامکی تۆ هەر بڕۆ بە پێڵاو جلوبەرگێکی بێمەعناوە بڕۆ وەرد ناگرن بۆ چکە کابرا ئەڵێ یەشی ڕوومان تێەکە ئەڵێم شوێنە چی هەڵای یعنی لەوە چێت تۆ شەهادەکەشە بەرزتر بێ لە کەسێکی تر بەڵام کەسەکەی تر سیرەکەی ئەزانێ خۆیە گۆڕێ بۆ ئەو شوێنە چۆن خۆیە گۆڕێ بۆ ئەو شوێنە تۆ پێی مرتاحیکە بەڵێ ئەم سەروسیمە و شکڵ و ئەوانە بۆ ئەم پێکەیە گونجاو کەواتە جلوبەرگەکەت لێرەوە من ئەمە ڕوخساری شتەکەیە ناوەڕێک مهمە بەڵێ من ئەڵێم ناوەڕێک مهمە بەڵام ئەڵێم هەر لە ڕوخسارەکەەوە تۆ پەیامەگەیەنی بۆ ناو مێشکی خەڵک جا ئەم پەیوەندیانە یەکەم شت پەیوەندی عاتیفی زیرەکی عاتیفی یعنی چۆن هەست و سۆزی خەڵک ڕاگیرکەی ئێمە لە کۆمەڵگەیەکا پەروەردەین بەتایبەتی ئەم کێشە و شتانە هاتووەتە پێشەوە بەتایبەتی پەروەردەی خوێندن و ئەمانە زۆربەی فەشەلی هێناوە خۆتان ئاگادارن و جاری وایە تۆ لە عایلەیەکەوە هاتووی هەمووی قسەی ڕق ئیتر وا ئەزانی ئەمە ئەم قسە ڕقی شتێکی ئاساییە ئاسایی نییە بەڕێزان هیچ کات ئاسایی نییە ئەبێ بچیتەوە بە خۆتە سەکانت احترامی لێ ببارێ و هەستکەی کە بەرامبەرەکەت ئەم وشەی پێ جوان نییە ئەم وشەی پێ جوانە ئەم جۆرە تعبیرە نایە لە دڵی ئەم جۆرە تعبیرە ڕێزی تایە جاری وایە هەر تۆ داواکاریەکی لە کەسێک هەیە تۆزێ بە نوعی بیڵێ ڕێزی و احترامەکەشی لەگەڵا بنێری کابرا ئاسایی وەریگەگرێت لەبەرەوە زیرەکی عاتیفی و هەستکردن بە ئیحساس و شعوری خەڵک ئەمە لە هەموو زمانێکا گرنگە لە زمانی ئەو ڕۆبۆتی کە ئێمە چاوەڕێیەکەین کە دنیا هەمووی ئەبێ بە ڕۆبۆت و ڕۆبۆت هەموو شتێکەکە یعنی زۆر زۆر بە دووری مەزان بەڕێزان ڕۆژێ بێ نەتوانین جای بکەینەوە ئەرێ ئەو کەسی هاوقسەی لەگەڵا کردین و ڕۆژ ڕۆبۆت و یا مرۆڤ لەوە چێسە خەیاڵ بێ بەلای هەندێکتانەوە بەڵام باوەڕکەن یعنی ئەگەری زۆرە لە ئایندەیەکی نزیکیشە بگەین بەوە نەفرێ لە شوێنێک دانیشت بێ لە پرزگەیە بچی قسەی لەگەڵاکەیت و دوایی بیرکەیتەوە ئەرێوە زیرە ئەوە هین بۆ ڕۆبۆت و یا مرۆڤ لەبەرەوە لەو سەردەمەشە ڕۆبۆتەکان لێمانە بنەوە چکە ڕۆبۆتەکان یەک جار پێیان ئەڵێ یەک جار پێیان ئەڵێ ئینسانەکان ئەم جۆرە قسانیان پێخۆش نییە ڕۆبۆتەکە نایڵێ بەس مرۆڤەکە احتیمالی هەیەگرە وەکو چۆن ئێستاکە لە شۆفێریە زۆر بمان لەوە چێ زاتمان نەبێ بچینە ناو ئۆتۆمبیلەکەەوە کە بە زیرەکی دەستکرد لێ ئەخورێنرێ لەبەرەوەی لە خۆی هەنەوە کە سوکانەکە خۆی واعتا و ئەچێ و لایە بەڵام لە کاتێکە ئەو ئۆتۆمبیلانەی کە سایقیان نییە ئەوانە جوانتر سایقیەکەن یعنی ئەوانە باشتر سایقیەکەن تاوەکو سایقێکی باش لەگەڵا بێت لەمە ڤیددیۆی پیاکێشانی سیارێکی تێسلام بینی ئۆتۆمبیلێکی تێسلا زۆر بە خێرایی ئەڕوا ئۆتۆمبیلێکیش لە بەرامبەریەوە نەفرێک تەلبەنێکی شتێک کەچی نەفرێک ڕێکی کەوتە بەردەم سیاری تێسلاکە سیاری تێسلاکە بۆی نەیالم زیرەکی دەستکرد لە یەک لەحظە ئەزانێ بکێشە بە سیارەکەی ترا باشترە یەکسەر پێچەکاتەوەی کێشە بە سیارەکەی ترە ئێوە ئینسان بێ بچێ بەسەر ئینسانەکە کەواتە ئێمە کێشەکەی ئەوەی کە شتەکەمان پێڵن ئەبێ بڕۆین تەمرین کەیت تا بتوانین جێبەجێکین جایەکێ لە شتەکان ئەوەیە کۆمەڵێ عیبارەت فێر ببە کۆمەڵێ دەربڕین فێر ببە بڵێ ئەم دەربڕینانە خەڵک پێی خۆشە ئیتر لەمەدا ئەمانە بەکارێنم کۆمەڵێ دەربڕین هەیە خەڵک پێی خۆش نییە تەرکیکە کەواتە پەیوەندی عاتیفی مەوزوعێکی زیرەکی عاتیفیانە پەیوەندی عاتیفی مەبەستم عەشق و خۆشەویستی نییە مەبەستم زیرەکی عاتیفیە emotional intelligence کە تۆ دەرک بە ئیحساس و شعوری بەرامبەرەکە تەکەیت و لەگەڵ ئیحساس و شعوری خەڵکا مامەڵات بۆ نمونە یەکیشی تر کە هەر پەیوەندی بە پەیوەندیەوە هەیە مەسەلەی ئیشکردنە لە ناو گروپە ئەبێ فێر ببی
وەڵام من تااقەتی کەسم نییە ناخوە ئەبێ فێر ببی تۆ لەگەڵ ئەم مۆزەفا لە ناو یەک ژوورە چۆن ڕەفتارەکەیت و چۆن ئیشێک بە ڕێکخێکی جێبەجێیەکەن پێکەوە تۆ لەگەڵ قوتابێکی تەنیشتا تۆ لەگەڵ مامۆساکی هاوڕێتە تۆ لەگەڵ تیما تۆ لەگەڵ خانەوادەکەتان ینی یەکێک لە لێهاتوویەکان کە زەمەنی بۆ نییە و لەم سەردەما زۆر زۆر گرنگەوە ڕۆژ بە ڕۆژ گرنگی ژەبێ توانای ئیشکردنە لە ناو گروپە جا ئێستاکە جاری وایە گروپەکە ئۆنلاینە بەڵام هەر ئەبێ فێر ببی کە چۆن مامەڵایەتی لەناو تیمێکە و چۆن بتانی یان سەرکردەیەبی بەمانای کەلیمە یا شوێن کەوتویەبی بەمانای کەلیمە بەڕێزان ئەو شتە ڕاست کەمەوە لە فکری زۆری ناهێ ئەوەنیان وتووە خولی سەرکردایەتی و مرۆڤی سەرکردە و مرۆڤی پێشەنگ وا ئەزانن هەندێک کەس تووشی نەخۆشی نەفسی بوون وا ئەزانە خۆی سەرۆکی حیزبەکە نەبێ خۆی سەرۆکی گروپەکە نەبێ ئەمە غەڵەتە ئێستا ئەبێ بزانین خودی ئەوەی ببی بە فۆلۆوەرێکی باش ببی بە شوێن کەوتەیەکی باش جندیەکی سەرکەوتوبی شایانی ئەوەی ڕۆژە لە ڕۆژان بچیتە سەرەوە هەندێک کەس وا لەدایک بوون و ئەزان هەرەبێ ئەمرکەن لە کاتێکان زۆرێک لە مؤسسە و دەسە و دایرە و شتەکانمان کە فەشە لە هێنێ هی ئەم فاشیلانەیە کە خۆیان ئەسەپێنن و هاوکات زۆرێک کە فەشە لە هێنێ لەبەرەوەی خەڵکانێکن فێر نەبوون کە چۆن فۆلۆوەرێکی باش یەکێکی تر لە لێهاتوویەکان کە لەم سەردەما زۆر زۆر گرنگ بووە بیرکردنەوەی ڕەخنەگرانێ بەڕێزان بیرکردنەوەی ڕەخنەگرانە پێویستەکە بڕی لەسەری بخوێنیتەوە پێویستەکە کۆرس بخوێنی پێویستەکە گرنگی پێبێ توانای ئەوەت هەبێ بیرۆکەیەک لەگەڵ بیرۆکەیەکی ترا هەڵسەنگێنی توانای ئەوەت هەبێ تحلیلی ئەو شتانە بکەیت کە ئێ بەمێشتە محازەرەکەم لەسەر ئەوە نییە بەڵام ئەمە یەکێکە لە شتە زۆر زۆر لێهاتوویە زۆر زۆر گرنگەکان کە بەداخەوە خۆی ئەبێ سیستمی پەروەردە و فێرکردن و زانکۆ خوێندنی باڵا ئەمە دروستکە بەڵام وا نازانم گرنگی باشی پێدرابێ یعنی من زۆربەی قۆناغەکانی خوێندنم تەواو کردووە لە هیچ قۆناغێکان نەمبینی بە جددی و بە باشی ئیشی تاکرابێت کەواتە ئەمە شتێکە بە خوب بچی بەدەمیەوە و هەروەها مەوزوعی چارەسەری گرفت چارەسەری گرفت بەڕێزان میتۆدی هەیە میکانیزمی هەیە لێهاتووی تایبەتی هەیە تەمرینی هەیە ئەمەشوو بیرکردنەوەی ڕەخنەگران ئەخکەواتە پەیوەندی و زیرێکی عاتیفی و ئیشکردن لە گروپ و بیرکردنەوەی ڕەخنەگرانە و توانای چارەسەرکردنی کێشە ئەمانە بۆ قوتابیەک بیگرە بۆ لە قوتابیەکەوە بیگرە هەتا خاوەنی کۆمپانیایەک ئەمانە زۆر زۆر گرنگن و ئەگەر بێت و لەم ئایندە نزیکی کە ئێمە ئەچین بەرەوە ڕووی کە 2025 و 26 و 27 ئەگەر ئەم لێهاتوویانە زۆر باش نەبێ جاری وە هەر ئیشەکە نەکەی باشترە لەوەی بیت ئازیزانم ئێستا دووسێ لێهاتووی کەمان هەیە کە تایبەتە بە سەردەمی پێشکەوتوو ئەمەی کە لە 2024ەوە بە جددی هاتوۆتە ناومانەوە و لە 2025 زۆر زۆر وردەبێتەوە ئەویش خوێنەواری دیجیتاڵیە خوێنەواری دیجیتاڵی یعنی تۆ ئەبێ دەسوپلی ئەوەت هەبێ لەگەڵ ئینتەرنێت لەگەڵ کۆمپیوتەر لەگەڵ تەکنۆلۆژیا مۆبایل لەگەڵ ئەم شتانە تۆ بتوانانی مامەڵە بکەیت و بزانی ئەم سیستمانە چۆن ئیشەکەن و تۆ چۆن ئیشیان پێ بکەیت ئەمە بۆ ئەو کەسانەی کە گەنجن مناڵن زۆر زۆر ئاسانە چونکە جیلەکەی ئەوان ئەم جیلێ بەڵام بۆ ئەوانەی کە لە تەمەنی 40 ساڵ و 35 ساڵ و بەرەو سەر یعنی بۆ نمونە کابرا 50 ساڵە نابێ بڵێ بەخوا من تااقەتی کۆمپیوتەرم نییە ئەچم قەڵەم و دەفتەرێک دێنم ئیشەکەمەکەم ئەمە واتە تۆ خوێنەواریەکی گەورەت لە دەستیاوە ها بەڕێزان یعنی چۆن بگەڕینەوە بۆ زەمانێک کاندانێک
وەرەقەیەک بین بە کەسێ بڵین نامەیەکمان بۆ بنووسە ئەویش بڵێ وەڵا نابێ من بە پاندان نانووسم پاندان واتەجار من بەجار نانووسم ئەبێ ئللا قەڵەمێکم بۆ بێنن یا بڵێ وەڵا من ئەبێ ئللا پەڕێکم بۆ بێنن و مەرەکەبم بۆ بێنن ئەژینا من نامەکەتان بۆ نانووسم یعنی تۆ بیرکەرەوە 50 ساڵ لەمە بێت لە دێشی کوردستانە ئیزعاجێکی وا خوێنەواری ناو دێکە بواە چۆنە بوو سێتانێکونجێ یعنی ئەمە چییە ئەم ئیزعاجە من خۆم لەو جوابم نەخوێنەوار بم ڕێگەچم بۆ دێکەی پاڵمان بە خوێنەواری دێکەی پاڵمان شتەکە ئەنووسم ناچم بۆ لاوی ئیزعاجە جا ئێستاکە کە بەوە ئەڵێن ئیزعاج لەم سەردەما توش ئیزعاجی کاتێکە هەروە ئەزانی ئەبێ بە دەفتەر بێ هەروە ئەزانی ئەبێ بە قەڵەم بێ یعنی ئاوات کردووە هەروە ئەزانی ئەبێ ئەمە بێ ئەمە هەرەسات ئەمانە شتانێکن ئێستش بەکارێن ئەمانە شتانێکن ئێستش بەکارێ باشە بەڵام نابێ بڵێ من بەمە ئەیکەم تااقەتی ئەوە نیە ئەم قسەیەم بۆ زۆربەی ئەو بەڕێزانی کە 35 و 40 ئەوان بەرەو سەر 60 تەمەنی 6 ساڵە بە هەفتەیەک فێرە بیت بە 2 هەفتە فێرە بیت لەبەرەوە ئەمە لێهاتوویەکە ئەبێ فێر ببی هەر بە مۆبایلەکەت یادداشتەکە بنووسی ئەبێ فێر ببی مەسەرەن گوگڵ یەکێکە لەو شتانەی زۆر بەتان بەکارهێنن تۆ گوگڵ دۆکیومنت هەیە گوگڵ نازانم هەر بچۆرە سەر ئەو بەرنامانەی کە لە گوگڵا هەیە باشە درایڤ هەیە مەسەلەن ماپ هەیە ئەسە بۆ ماپەکە خەڵک مەجبورە بێ بەکاری بێنێ ئەوانی کەش مستەواکی تۆ دەریاخا چەندێ مەجبوری ئەو شتانەی چرە بیت بۆیە ئەمانە شتانێکی زۆر زۆر ضرورن و تۆ ئەبێ هەوڵ بەی خوێنەوارێکی دیجیتاڵی باس کە بێژینە لەگەڵ قۆناغەکەی ئایندا ناتکرێت یەکی شیکار لە بابەتەکان مۆزوعی شیکاری داتا و پرۆگرامین و وێب و یعنی کۆمەڵە شتەن لەوە چێ بڵین ئەمانە اختصاصی کەسێکە کە پەیوەندی بە ئایتی و ئەوانەوە هەبێ بەڵام لە هەمان کاتە ڕۆژ بە ڕۆژ وای لێ مەجبوری سەری لێ دەرکەی مەجبوری لی تێبگەی مەجبوری مامەڵی لەگەڵکەی فێر ببی و یەکێکیکە لە هەرە گرنگترین لێهاتوویەکان بریتە لە زیرەکی دەستکرد بەڕێزان ئێستا لە ئێستاوە بە جددی ئەبێ هەوڵ بەی کە گرنگی بەی بە زیرەکی دەستکرد بزانی ئەم زیرەکی دەستکردە لەگەڵ ئەوی تر جیاوازیەکەی چیە لێرە چۆن داواکاری پێشکەشەکەی پامپت شتێک پێوترێ پامپت ئنجینیرینگ واتە ئەندازیاری پامپت چییە مەسەلەن چۆن ئەڵەی بە زیرەکی دەستکرد تۆ چیتەوێت کەواتە تۆ ڕۆبۆتێکی هەبێت تۆ قۆریەکەی علادینشو هەبێ ئێبێ بزانی داواکاریەکە و چییە تۆ با خاوەنی قۆریەکەی علادی نەزانی داوای چیەکەی لە ژیانتە هیچ نابێ بە هیچ زیرێکی دەستکرد ئێستاکە زۆر شت ئەتوانێ بکە لە هەر تەمەنێکا هەی لە هەر ئاستێکا هەی تۆ ئەتوانێت ڕۆژانە زۆرێک لە ئیشەکان بە زیرەکی دەستکرد بکەی بەڵام تکایە ئەمە پێویستی بە لێهاتوویە پێویستی بەوەیە کە بزانی چۆن داوا لە زیرەکی دەستکرد دەکەی و پێویستە بڕێ بە دوای ئەم بابەتە و هەوڵ بی بە تایبەتی لە 2025 جاتۆگە لە زیرەکی دەستکردا زۆر شارەزان نەبی جاری وایە لە شوێنەکە ئیشەکە یا ئەخوێنی ئیشەکە زۆر بۆ قورسە بێت تەنانەت لە خوێندنە ینی بۆ نمونان تۆ بە زیرەکی دەستکرد ئەڵێ منم بابەتە ئەخوێنم عادی هەمووین بۆ بکە بە پرسیار وەڵام بالەبەریکەم عادەی نەخێر بۆم کورتکەرەوە بالەبەریکەم عادەی مەسەلەن من ئەم بابەتەم هەیە چۆن سەعیتیا بکەم کورە چۆن لەبەریکەم کورە چۆن فێر ببم یعنی وای لێ هاتووە تەلەبەی خاوەنی کۆمپانیای خاوەنی دوکانێکی یعنی تۆ نەتوانی ئیسپادە بە زیرەکی دەستکرد بکەی بە تەواوەتی ئەکشیتە دواوە چونکە چەند خۆشە هەمومان نەزانین چەند خۆشە کەسانێک هەبن زۆر زیرەک بن بەتوانە بن ئاقڵ بن دڵسۆز بن و ئەمانە بەردەوام تۆ ڕاوێژیان پێ بکەی ئەمانە دەست ناکەون بەڵام خۆ زیرەکیێکی دەستکرد هەیە کە جاری وا هەیە
باشترین و زیرەکترین ئینسانەکانیش بێنی ئەو شتانە بۆ تۆ تەرتیب ناکەن کە زیرەکی دەستکرد بۆ تەرتیبەکە، یعنی یەکێکە لە لێ هاتوویە گرنگەکە و تۆ ئەتوانی خەریکی بی وە خەریکی مەبن بە شێوکی عشایرانە تەنها دانیشیتە سەری، بەڵکو کۆرس هەیە، ئەتوانی لە یوتیوبەوە فێر ببی، ئەتوانی. اینجا بەڕێزان ئێستا ئێمە سەرەوەی کە من زۆربەی ئەو شتانم گوت کە لە ئایندەیەکی نزیکە و لە ئێستا زۆر زۆر گرنگن، بەڵام مەجبورم دیسان شتانێکی سەرەتایی بڵێمەوە. ئەو شتە سەرەتاییانش ئەوەیە کەسەکە ئەڵێ من زمان باش نیم، ئەمڕۆ دەستکە بە فێربوونی زمان، مەسەلەن زمانی ئینگلیزی ئەمڕۆ دەستکە بە فێربوونی زمان. خۆ ئەزانی چۆنە مەرج نییە تۆ بڵێ من ئەبم بە متەرجمی وەزیر، کەس داوای ئەوەی لە تۆ نەکردووە، بەڵام هەموو کەسێک ئەتوانێت بەشی ئەوە فێری زمان ببێ کە ڕۆژانە ئەو شتانی کە ئێتە بەردەستی وە زۆر زۆر گرنگە بتوانێت خۆی بگێنێتە ئەوەی کە ئەو زمانە بۆ شتە بەکاربێنێ. بۆ نمونە بۆ خوێندنەوە بێ، بۆ بەکارهێنانی زیرەکی دەستکرد بێ، بۆ بەکارهێنانی کۆمەڵی ئەپلیکیشن و بەرنامە بێ، بۆ چاتێ بێ، بۆ مامەڵەیەک بێ، بۆ سەفەرێک بێ، ئینسان هەر ئەتوانێت یعنی هەرچەنە تۆ بڵێ من مەشغوڵم مەجالم نییە بۆم ناکرێت تەمەنم تێپەڕیوە، هەر ئیلا ئەتوانی دەستکەی بە فێربوونی زمان لە ئەمڕۆوە، بە تایبەتی زمانی ئینگلیزی زۆر زۆر گرنگە و لە دوای زمانی ئینگلیزیەوە زمانی بەنسبەت خەڵکی وڵاتی ئێمەوە زمانی عەرەبی زۆر زۆر گرنگە و هەروەها زمانی فارسی و زۆریش دڵنیانیم لە تورکی ژوا بزانم شتی باشی تایە، بەڵام ئەلموهیم زانینی ئینگلیزیەکە و عەرەبیەکە و ئەگەر لە هەر وڵاتێک هەیە یا لەگەڵ مامەڵەت لەگەڵ هەر وڵاتێکە هەیە ئیتر زمانی ئەو وڵاتەش ئەبێ بە ناچاری بۆ تۆ، بۆ نمونە تۆ لە ئیتالیا یان لە هۆڵندا یا لە سویدی یا لە ئەڵمانیا یا لە فەڕەنسای، زمانی ئەو وڵاتەش لە ڕێژەیەکە ئەبێ بە زەڕورەتێکی گەورە بۆ سەر ژیانی تۆ. ئێستا بەڕێزان ئێمە لە ئاوتەکادمی زۆر محاولەمان کردووە کە گرنگترین ئەو شتانی کە ئینسانی پێویستێتی بۆی لەم قۆناغەوە یەکسەر باڵێ با بچێتە قۆناغێکی بەرز و خۆی ببینێتەوە لە ئاستێکی بەرزە، ئەمانەمان تەرتیب کردووە. بۆ نمونە ئێمە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگەمان هەیە، کەسی وا هاتووە ئەڵێ من هەرگیز باوەڕم نەکردووە بتوانم وا بکەم لە توانای فێربوونم وا بکەم لە توانای لەبەرکردنم کە پێشتر شتێک بە سەعات و 2 سەعات لەبەرم کردو، ئێستا بە دەقە چارێکێ لەبەر یەکەم، ئەمە سەرکەوتنێکی گەورەیە و ئەمە ئەو پرۆگرامێ و بەڕێزان بەشی پێشکەوتووی چالاکردنەوەی مێشک گرنگیەکی زۆر زۆر تایبەتی یاوە بە بیرکردنەوەی ڕەخنەگرانە و جۆرەکانی بیرکردنەوە و جۆرەکانی زیرەکی و لێهاتوویە ئەکادیمیەکان و کۆمەڵی لێهاتووی زۆر زۆر گرنگ لە بەشە پێشکەوتوەکە هەیە. هەروەها بەڕێزان ئێمە پرۆگرامی خوێنەری بەرهەمدارمان هەیە. خوێنەری بەرهەمدار 5 هەفتەیە، هەموو ڕێگاکانی خێرایی خێراکردنی مطالعەکردن و فێربوون و باشکردنی تێگەیشتن و چۆنیەتی سعیکردن و ئەمانەش لە خوێنەری بەرهەمدارە لە ئاستێکی بەرزاوتراوەتەوە. هەروەها بەڕێزان ئێمە دیبلۆمی وەرگێڕانی ئینگلیزی کوردیمان هەیە کە یەکێکە لەو شتانەی کە سوپاس بۆخوا کاریگەریی زۆر باشی هەبووە و خەڵکانێکی باش هاتوونەتە لای ئێمە ئێستاکە ئینگلیزی بەکارێنن لە قسەکردنیان، لە خوێندنیان، لە ئیشیان، لە مطالعەیان، لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا و هەموو پرۆگرامەکەش ئەگەر کەسێ زۆر زۆر بەجددی خۆڵی لێ هەڵماڵێ بە 6 مانگ ئەتوانێت تەواویکە. خۆ ئەگەر نەیتوانی بۆ 6 مانگە تەواویکە هەر بەو پارەی یاویەتی ئێمە بە ساڵیش لە خزمەت یاوین هەتاوەکو ئەگاتە ئەو ئاستە و ئەمە شتێکی باشە بۆ ئەوانی کە بەجددی ئەیانە خوان یەکلاییکەنەوە تا فێر ببن. هەروەها بەڕێزان لە ئاوتەکادمی ئێمە پرۆگرامی بزنس لیدەرمان هەیە. ئەم پرۆگرامە من ساڵی جارێک وتومەتەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە، ئێستا گروپی سێم دەست پێەکە. بزنس لیدەر 7 هەفتەیە و من هاتووم لەناو بزنس لیدەرە گرنگترین عەقڵیەتی بزنس و بازرگانی و ئیش و زانستی کارگێڕیم وتوەتەوە. یعنی ئەگەر کەسێک ئەمڕۆ دوکانێکی هەبێ بێ داهاتەکەی زیادکە، ئەگەر کەسێک ئەمڕۆ ئیشی نییە ئەوێ لە ئایندا ئیشی هەبێ، ئەمڕۆ کۆمپانیایکی هەیە ئەوێ کۆمپانیاکەی پەرە بێ بە هەموو ئەمانە لە بزنس لیدەرە وتراوەتەوە. ئازیزانم
ئێمە وەکو ئاوات ئەکادمی بەردەوام لە هەوڵی ئەوین کە گرنگترین ئەو شتانی کە کەسێک لە خوێندنی لە ژیانی خێزانی لە ژیانی کۆمەڵایەتی لە ئیشەکەی ئەکا بە کەسێکی سەرکەوتوو لێرە کۆرس و پرۆگرامی تایبەتی بۆ ئامادە بکرێت وەشتی تایبەتیشمان بەدەستەوە ئینشاڵڵا لە 2025 ڕایەگەیەنین کۆمەڵە پرۆژەی نوێمان هەن کە خەڵکیشی زۆر چاوەڕێیانە نامێ لێرەوەی ئەلانیان بکەم ئینشاءڵڵا ئەوانش ئەکرێت خۆشەویستانم من لێرە ئێمە کۆتایی بابەتەکەم هیوادارم هەرێکێک لە ئێوە قۆڵی لێ هەڵماڵێ و بڕیار بە هەر لە ئێستاکەوە بڕیار بە لە 2026 خۆی لەکوێ ئابینێتەوە ئازیزانم ئەکرێ بنووسن و ئەشکرێ بۆ نمونە بەڕێز هیواتەها دەستی هەڵبڕیوە فەرموو پێشەوەی خوا حافیزی بکەین کەمێک کاتمان هەیە باشی مامۆستای بەڕێز بژیت سپاس دەکەم لە خزمەتتان مامۆستا پرسیارێک فەرموو مامۆستای من پۆلی 11م هاوینەکەش بەشداری چالاکردنەوەی مێشکم کردووە ئەم ساڵ لە پۆلی 11 نە لە فیزیا و نە لە کیمیا و نە لە کوردی نە لە عەرەبی لە مامۆستاکان تێناگەم بەڵێ یعنی مامۆستاکان تێناگەم کە ڕۆژانەش دێم و کاتێکی زۆر مێ دەبا بۆ یوتیوب پێڕا ناگەم دەستەکانی کە بە مەزبووتی بکەم چی بکەم دەست خۆش ئینشاڵڵا وەڵام تێن زۆر سپاس سەلامەت ببژیت بەڕێزان زۆرێک گیرە خۆن بەدەست پرۆگرامەکانەوە ئەڵێن لی تێناگەین عادەتەن هۆکاری تێنەگەشتن جۆرا و جۆرە ئەکرێ خەتای کۆمەڵێشت بێ هی ڕابردووە بەڵام هەمیشە ئەوە بزانن هەموو شتێک وەکو بەکارهێنانی کۆمپیوتەر وایە کاتێک کە تۆ کۆمپیوتەرەکەت خراپە بێ لە کاتێکا بە دوو کلیک چاکەکرێتەوە و ئەو دوو کلیکە نازانی ئەڵی بەخوا زۆر کێشەکە گەورەیە حەلی نییە بەڵام ئەگەر فێری ئەو دوو کلیکت بکەن ئەزانی کە هەر کلیکە کەواتە زۆرێک لە منهەجەکانی خوێن کاتێک کە توی بەلاتەوە قورسە ناڕەحەتە لە ڕاستیە خۆی ناڕەحەت نییە تۆ لەو دەقانای زانی لێت بووە بە کۆڵی شێر ئەی حەلەکە چیە حەلەکە ئەوەیەکە تۆ واز نەهێنی هەتا مێشکت بە ڕوویا ئەکرێتەوە یعنی ئەگەر تۆ بۆ نمونە ئەو بەڕێزە ئایا تۆ ڕۆژانە هەر سەعات سەعیەکەی ئەگەر ڕۆژانە هەر سەعات سەعی ناکەی بڕۆ ڕۆژی هەر سەعات سەعیکە ئەگەر ڕۆژی هەر سەعات سەعی بکەی و بە جددی خەریک بی هەر چەنە فێری ژنەبی دوای دووسێ هەفتەی تر کاتێک گەزانی مێشکت بە ڕووی فێربوونەکە ئەکرێتەوە بۆیە ناوێت دابنیشی بڵێ وەڵا با من بوەستم تاوەکو کاتێک بێتە پێشەوە هەستکەم کە فێرە اینجا ئیتر سەعی بکەم نە هەر جاری وایە زۆر خەریکی بابەتێک ئەبی دوای ماوەیەک مێشکت ئەزانێت کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتا بکە بۆ نمونە تۆ لە بیرکاریە خراپی ئێبێت دووسێ مانگ لە سەرێک ڕۆژانە کاتێکی زۆر بۆ سەعیکردنی بیرکاری دابنێ نەگلی ڕابکەی نەک بە تەمابی نەفرێ بێت تێتگەێنێ ئەبێ زۆر کەی لە خۆت بزانی ئەم شتە بۆ وایە ئەبێ حەسکەی اینجا دوای ئەوە بەڕێزان مەسلەی تێگەشتن من قەنەعەتم وایە ئەبێ ئینسانەکە خۆی تێبگا ئەیگینە من زۆر باوەڕم بە تێگەیاندن نییە چونکە من خۆم تاقیم کردوێتەوە کۆرس هەبووە مامۆسا یەک سمستر دەرسی وتوەتەوە لی تێنەگەشتم بۆ لەبەری من مێشکم نەیاوەتێ هەرچەنە ئاوا گوێی لێ یەگری بەس تێناگەی ئەیکەی تێگی ڕۆژێ دوو ڕۆژ کە بە جددی دائەنیشی گیرەکەیتەوە ئەرێ ئەم پرسیارە بووای لێ هاتووە ئەرێم دێڕە چۆن ئاوای حەل بووە لەویایە تێگی بۆیە ئەبێ بڕیاربەی خۆت تێبگەیت و قسەیەکێ ئاڵێ ئایا تۆ توانی مانگایە بخۆی زۆربەی خەڵکەڵە ناوەڵام چۆن تۆ مانگایە بخۆم بەڵام بەڕاستی ئەتوانی ئەگەر مانگاکە سەر ببڕین و پارچە پارچەی کەین و هەمووی بخینە فریزەرێکەوە تۆ ڕۆژانە کەمکەم بیخۆی هەر تەواوە بێ واتە تۆ هەرچەند بڵێ زۆرە لی تێناگەم ئەگەر وردە وردە بەشێکی جیاکەیتەوە و مێشکی زۆر بیتێ هەر هەلە بێ سڵام ماوەسای بەڕێز لە ڤیددیۆیەک بیستم باسی کۆرسی مارکت لیدەری کرد ئایا جیاوازی چێ لەگەڵ بزنس لیدەر مارکت لیدەر و ئایا بۆ کەسێک سەرمایی نەبێ کامیان باشترە خۆی ئەبێ یەکەم جار بزنس لیدەر بخوێنیت مارکت لیدەر بۆ کەسێک باشە ئیشەکەی هەبێ بیرۆکەکەی هەبێ بیر لەوە بکاتەوە کە چۆن کڕیارێکی زۆر وا لێ بکە بێن بەدەمیەوە و چۆن
واتە مارکێت لیدەرەکە ئێمە زیاتر ئیش لەسەر بواری فرۆش و بازاڕسازیەک فرۆش و بازاڕسازی بەڵام بزنس لیدەر عقلەتی بازرگانی و عقلەتی ژیانی دارایی و چۆنیەتی خستنە سەرپی ئیشێک هەر لە دوکانێکەوە لە ئیشێکی بەسیتەوە هەتاوەکو کۆمپانیایەکی گەورەی زەبەلاحی نێودەوڵەتی ئێمە ئیش لەسەر ئەواکەین بۆیە دوو مۆزوعی جیاوازن ئێمەش بۆیە بەو دوو ناوە دامان ناوە واتە یەکەم جار ئەگەر بزنس لیدەر بخوێنی زۆر زۆر ئیسفادەیەک ئەڵێ مامۆستا بابەتەکە زۆر بەسوود بوو بەڵام چۆن شەهادە وەربگرین وەک بەڵگەیەک بۆ هەگبەی مامۆستا بەڕێزان لە گوگڵ و لە کۆمەڵی سایتی عالەمی ئەتوانی بخوێنی ئەشتوانی شەهادە بەدەستبێنیت بەڵام لە ڕاستیە من ئەڵێم زۆر گرنگی بە شەهادە مێن هەرچەنە ئەگەر بڕۆی دەورە بخوێنیت و بۆ سیڤەکە بینوسی باشترە بەڵام توانە گرنگە یعنی ئێستا ئێمە لە ئاوات ئەکادمی ئیشمان ئەگەر بە شەهادە بڕۆشتایە ئەمانتوانی یعلان کەین کاکەوە نەفرێکمانێت دکتۆرای هەبێت و بس زۆربەی شوێنەکان خەڵکیان ناوێتە دکتۆرای هەبێت و ماستەری هەبێت وانە زۆربەی شوێنەکان کەسێکیانەوێت کە ئەو جۆرە لێهاتوویی هەبێت بۆیە وا نازانم زۆربەی خەڵک پەکی لەسەر شەهادە کەوت بێ زۆربەی پەکی لەسەر لێهاتوویی کەوتووە بەڵام کە لێهاتووی زۆرت هەبوو تواناکانت باش بوو ئەو کاتە محاوەلەی شەهادە بکە نەک بەعکسەوە خەڵک بەعکسەوە ئەچێ یەکەم جار شەهادە بەدەستێنێ کە یەکەم جار شەهادە و بەدەستێنە ئیتر ئەوەنە خۆتی لا مهمە بێ خۆت ئەخەڵەتێنی ئێستا بۆ نمونە چەنەها دەورە هەیە کێ پێویستێتی کەسێ پێویستێتی دکتۆرای هەبێ مامۆسای زانکۆ بێ ئەوانە جاری وایە ئەڵێوەڵا عیبە بۆ لەبەرەوەی من مامۆسای زانکۆم ێستا بچم لای ئەو گەنجە دانیشتم شت فێر بم کە تۆ وای لێ هەو یعنی تەکەببور و شتەکەت نایەڵێ کە تۆ بڕۆی شتەکە فێر ببی وەڵام من فڵان کەسم من ئەوەم کردووە هیچ پەیوەندی بەوە نییە تۆ مەهارەیەک لێ هاتوویە کەسێک ئەتوانێت فێرت کە ئەڕۆی فێرە بیت و تەواو یعنی ئێستا کە هەتا شەهادەکەت بەرز نەبێ مامەڵات خۆشترە لەگەڵ خەڵک بەس کە شەهادەکەت بەرز بوو ئیترە و کاتە خودی شەهادەکە و یاعتیبارات و ئەمانە ڕێگرت ئەوێ زۆرجار ئەڵێ تکایە خودی تیئۆتی بکەرەوە مامۆستاجان ئەگەر بکرێت خۆت بیڵیتەوە ڕاستیەکەی ئەکرێ ئێمە کۆرسی تایبەتمان هەبێت لەسەر چۆنیەتی پێشکەشکردن و وانەوتنەوە بەڵام لە ڕاستیە تیئۆتی زیاتر پێویستی بەوەیە کە تۆ لە هۆڵەکانی خوێندنە تۆ ئەو تەکنیکانە جێبەجێ بکەی کە لە تیئۆتیایی خوێنی بۆیە ئێمەش کە ئیشەکانمان ئۆنلاینە ئەکرێ لە ئایندا کۆرسی تایبەت بڵینەوە چۆن بە ئۆنلاین تۆ بتانی ڕاهێنەر یا مامۆستایەکی سەرکەوتوبی بەڵام ئەگەر تۆ بتوێت تیئۆتی بخوێنی هەروە بچی لە هۆڵەکانی خوێندنە بیخوێنی سوپاسدانەکەم سپاس بۆ ئەو هەموو تەجوانە بۆ ئەو هەموو شتە جوانانی کە نووسیوتانە ئەڵێ زمان نەزانم بەڵام ناتوانم قسەی پێ بکەم یەکێک لە لێهاتوویەکان وتمان چییە زیرەکی دەستکردە ئێستا تۆ توانی زیرەکی دەستکرد یارمەتیت با بۆی بتوانێت قسەی پێ بکەیت کەواتە یەکەم جا بڕۆ خۆ فێری زیرەکی دەستکرد ئەگەر هەر پرسیارێکتان هەبێ کە ڕاستەوخۆ پەیوەندی بە بابەتەکەی ئەم شەوە هەبێ مەمنونە بم چونکە شت زۆرە یعنی ئەگەر من وەڵامی دووسێ پرسیار بەمەوە کە پەیوەندی بە بابەتەکەەوە نەبێ بەڕاستی وەکو وایە مافی ئەو هەموو بەشدار بووە بخۆین ئەڵێ داهاتووی پزیشکی لە داهاتوودا چۆنە بێ ڕاستێکی خودی زانستی پزیشکی لە پێشکەوتنیی خێرایە یعنی هەرچەنە خۆی زانستی پزیشکی یەکێکە لە کۆنترین زانستەکە و کێشەی زۆر زۆر هەیە بەڵام تۆ کاتێک ئەچیتە ناو خوێندنی زانستە پزیشکیەکانەوە لە ئایندا ئەو پزیشکانەی کە لە بواری تەکنۆلۆژیا و بەکارهێنانی ئامێرە پێشکەوتوەکان ئەچنە پێشەوە ئەمانە زۆر زۆر ئەچنە پێشەوە و ئەوانەشی هەر بە تەقلیدی ئەیانەوێ خەریکی بواری پزیشکی بن ئەمانە زۆر دوعاکەون بۆیە لە داهاتووشان
يعني حەلەکە هەر ئەوەیە تۆ لە بواری بەکارهێنانی شیکاری داتا و بەکارهێنانی ئامێر و زیرەکی دیجیتاڵی و لە هەمان کاتیشا مەسەلەن بواری کارکردن بە تیم و زیرێکی عاتیفی ڕۆژ بە ڕۆژ ئەم شتانە گرنگترە بن کە پزیشکەکان جاران پێویستیان بەم شتانە نەبوو بەڵام ئێستا ئەگەر لەمانە باش نەبن یعنی وای لێ خەڵک ئەگەر هەر اختیاری لە بەردەست بێ لە بینی دوو دکتۆرە بۆ لای ئەوەیانەیە کە ئەم لێهاتوویانەی هەیە کە ئەم شۆ باسمان کرد. ئەڵێ ئەتوانین لە پاڵ خوێندنی پزیشکی کارامەی تر گرنگی پێبین ئەی لە پاڵ خوێندن خەڵکی ئیشەکە من ڕاستیەکتان پێ بڵێم بۆ هەموو جارە بە قوتابیانی زانکۆ شەڵێن لە هەموو دنیا قوتابی زانکۆ ئەچێ ئیشەکات لە کوردستان قوتابی زانکۆ قسەی زلەکە وایە لەگەڵ ڕێزمایانی زۆربەی وایە من بەستمی حانەوی یعنی ئیش ناکە قسەکە قوتابی زانکۆ پێویستە ئەگەر ئیش ناکە بڕوا بەدەم ئەوە یعنی معقول نیە قوتابی زانکۆی با قرسترین بەش بێ تۆ ئەبێ ئەمڕۆ زیاتر ئەو لێ هاتوویانە باشی کە ئەم شەو باسمان کرد شەکە بۆ ئاسانە بێت تۆ ئەگەر زیرێکێکی ڕەخنەگرانە چارەسەری کێشە بەکارهێنانی زیرێکی دەستکرد تیموەرک زیرێکی عاتیفی تۆ ئەمانە لە خۆتا پەرە پێبەی خوێندنەکەت زۆر زۆر ئاسانە بێت مەسەلەن خۆفێری زمانکەی مێشکت باشترکەی ئەو شتانی کە ئەم چۆ باسمان کردن زۆر زۆر سپاسانەکەم بۆ هەموو دەستخۆشی و دوعای خێرە زۆر مەمنون ئەڵێ لەکوێوە دەست پێ بکەین لەوەی کە محاسبەی خۆتکەی لێوە دەست پێ بکە محاسبەی خۆتکە ئەرەوە تۆ خەریکی چیت ڕۆژانە کاتەکانە بەچی ئەوەیتە سەر ئایا خەریکی ئەم شتانە هەیت یعنی ئێستا بۆ نمونە تۆ ڕۆژانە هەر یوتیوب بەکارێنی لەمەدا بۆ گۆرانی بەکاری مێنە دانیشە بە دیار دوو ڤیددیو کە لەسەر خۆ پێگەیاندنە لەسەر زیرێکی عاتیفیە لەسەر بیرکردنەوەی ڕخنەگرانەیە لەسەر بۆ نمونە چارەسەری گرفتە لەسەر کارکردنە لە تیم و گروپە لەسەر باشکردنی مێشک و تواناکانیەتی لەسەر بەکارهێنانی ئامێرە دیجیتاڵیەکان و زیرێکی دەستکرد و ئەوانەیە یعنی تۆ هەر کۆمەڵە شتێ لە ژیان تا لای بە کۆمەڵە شتی تر بێنە پێشەوە یەکسە وەزعەکە گۆڕێ هەمووی بێک و گرێ دراوە ینی شتێک نییە بەڵام ترە بێت تۆ لە خۆتەوە دەست پێ بکەی بەڕاستی لە محاسبەکردنی خۆت و بەرنامەدانان بۆ خۆت و لە چاکردنی ئەوەی کاتەکان بەچی ئەبەیتە سەر و پلانێک دابنی بۆ خۆت لێوە دەست پێ ئەڵێ من حەزەکەم لە هەموو بوارێک بزانم ئاساییە نا مەجال نییە لە هەموو بوارێ بزانی ئەبێت بڕێ بە دوای ئەو شتانی کە گرنگن بۆ نمونە من لێرە باسم کردووە کە مۆزوعی پەیوەندی و زیرێکی عاتیفی و کارکردن لە گروپا گرنگ ئەمە تو ئەتوانی بچی بەڵام ناکرێت لە لاشەوە بڕۆی بزانی مەسەلەن فلان بیردۆزی کۆمەڵ ناسی ئەڵێ چی و فەلسەفە باسی چیەکە و لەلاوە بڕێ بۆ جیۆلۆجی و لەلاوە بڕێ بۆ فەزا و لەلاوە بڕێ بۆ فیزیا و ناکرێت یعنی بەڕاستی مەسەلەن من خۆشم تۆزە بە فراوانی یاومەتە بەر باشە بەڵام لەگەڵەوە شایانی هەر کۆمەڵی مۆزوع هەیە زاتم نییە کلیکی لەسەرکە چکە لەوێش ئەچیتە ناو مۆزوعی تر و بوارەکە ئەوەنی تفراوانە بێت ئەڵێ کرێ پرسیارم هەبێ لەسەر لێ هاتوویە ئەی بۆنا کە یوسف ئەگەر دەست هەڵبڕیوە فەرموو بەڕێزان ئەو کەسانی کە دەستیان هەڵبڕیوە ئەگەر بڵێن پرسیارەکەیان لە چ بوارێکایە زۆر باشە ینی بنووسە پرسیارم لەسەر فلان شت هەیە چکە من پرسیاری کەسێ وەرناگرم تا پەیوەندی بە بابەتەکەەوە نەبێ فەرموو کا یوسف جان فەرموو سڵاو سەر چاوان ژیانە باش کاکەوە پرسیارەکەمەوەیە مەما چیە بۆ هەڵبژاردننی کارکردن بە فیزیکی یان کارکردن ڕاستەخۆ لەگە مرۆڤدا ڕای تو کەمی سەرکەوتووە ئەگە بە نمونەیە ڕووی کەمەوە نمونە کارکردن بە ڕێزت ڕاستەخۆ پەیوەندی بە مرۆڤەوەیە باشە نمونە زیادکردنی سکیڵەکانە کۆمەڵی بابەتە کە ڕاستەخۆ پەیوەندی بە مرۆڤەکانەوەیە باشە بەڵام وەکو فیزیکی نمونە بۆ خزمەت گوزاریەکان نمونە تۆ لە باری میکانیکە یەکێ لە باری میکانیک کارکە یاخود لە باری کەلوپەلایان هەشتێکی ترە دا بەڕێز بەچی بنەمایەک دیاری بگرێکە
لە کام بوارە خۆمان چۆن ئەو لێهاتوە دیاری بکرێ. ئەزانی چیکە یوسف ئێستا چۆن شتەکەمان بگوازینەوە بۆ خەڵک زۆر زۆر ئاسان بووە، یعنی بۆ نمونە جاران میکانیکیەک داهێنانی زۆر مهمیە کرد، ئیشی زۆر جوانی ئەکرد لە شوێنێکە هەر وەکو میکانیکێک ئەمایەوە. ئێستا کابرا ئیشی میکانیکیەکە یەک کامێرەدا ئەنێ جارجارە ئەستان هیوا هەیە بۆ نمونە لە تیکتۆک یا لە یوتیوب لایڤی کردوێتەوە و خەریکی شەکێتی تۆ لەوێوە پەیوەندیەک ئەەکەی لەگەڵ هەزاران ئینسان لەم سەر زەویە، ئەوانەی کە محتەمن بە مۆزوعەکەی تۆ یەن ئەمانە ئەلکێن بە پەیجەکەی تۆوە. یعنی تۆ هەر چەندە ئیشەکەت میکانیکی بێ لە وەرشا بێ، ئێستا زەمانەکە وای لێ هاتووە زۆر زۆر بە ئاسانی ئەتوانی کۆمەڵی خاڵی گرنگ کۆمەڵی لێ هاتووی کۆمەڵە شت یەکسەر بکەیتەوە لەگە خەڵکە، چونکە ئەگەر بتەوێ گۆڕانکاریشی گەورە بکەی لە ژیانی خۆتە ئەبێ خزمەتێکی باشی کۆمەلگا بکەیت. جاری وایە خزمەتەکەی تۆ ئەوەیە خەریکی دارتاشیت شتێ دروستەکەی ڤیددیویشی لێ دروستەکەی هەزاران نەفەر چێژی لێ وەرەگرێ و ڤیددیوێ یاخود کێشەیەکی میکانیکی کە زۆر کەزیەتە بەردەمی تۆ باسی ئەەکەی سیرەکەی لێرە تۆ خزمەتێک بە کۆمەلگا ئەەکەی، بەڵام خزمەتەکە چەند قاتە لەبەری خەڵکیێکی زۆر لە ڕێی سۆشال میدیا و ئەتوانێتەوە بینێ. لێرە ئەمێنێتەوە سەر دیسان هەندێ لێهاتووی تەکنیکی کە چۆن ڕووناکی و کامێرە بۆ تەرتیبکەی، هەندێک لێهاتووی لە شێوازی قسەکردن و ئەوانە، بەڵام ئێستا هیوا هەیە لە ڕێی ئەمەوە بووە بە باشترین وەستا. باوەڕکەن دکتۆر هەیە بەرناکەوێت لەبەرەوەی کە ڕۆژانە لە کاتی ئیشەکەیە شتێک بۆ ناو دنیا مەسەلەن زیادەکە لەبەرەوە ئەکێ ینی ئێستا پەیوەندیکردنەکە لەگە خەڵکە ئەکرێ وهاش بێت زۆر زۆریش ئاسان. سەلامەت بیاخوا بژی. یعنی ئێستا ئەوە باشترین شتە، ئێستا هیوایە غەسالە چاکاتەوە باشە، هیوا هەیە وەستایەکی زۆر باشە، زۆر کەم خەڵک غەسالەکەی بە چاکی کاتەوە. هیواش هەیە بەس لەبەرەوەی توانیوێتی لێهاتوویەکانی دەربڕینی باشکە بە مۆبایلێکەوە چوار کێشەی غەسالی بڵاو کردوێتەوە ئێستا بەرناکەوێت. ئەمە لەوە چێ نەفەرێکی کە بڵێ وەڵامی من زیاتر شارەزان ناخوا، چونکە خەڵک ئەبێ بزانن، خەڵک ئەبێت تۆ خزمەتی بکەیت. ئەگەر خزمەتی خەڵکت کرد اینجا خەڵک ئەتوانێ بێ ئیسفادە لە لێهاتوویەکانی تۆ بکات. بۆیە ئەکرێ ینی ئێستا لەم سەردەما وای لێ هاتووە و بەڕێزان یەکێک لەو شتانی کە لە لێهاتوویەکانی سەردەمایە و کە ئەکرا ئاماژەمان پێ بکردایە هەرچەند ئەچێتەوە ناو ئەم مۆزوعی دیجیتاڵی و ئەوانە بریتە لە creating content واتە محتەوا دروستکردن. محتەوا دروستکردن توی خەڵک کێشەیەکی هەیە توی باسی ئەوەکەی چارەسەر ئەم کێشەیە چییە؟ ئەیکیتە ڤیددیۆی بڵاوێکیتەوە. ئێستا بۆ نمونە ئەوە نزیکەی 300 و شتێکەس ئەم شەو لەم لایڤا ئامادە بوون. بۆچی ئامادە بوون؟ لەبەرەوەی ئێمە باسی ئەومان کردووە کە کێشەیەک هەیە دنیا ئەگۆڕێتەوە پێویست بە لێهاتووی تازە هەیە و هاتووی گوێگریلەوە. یعنی ئەمە هەر کەسە لە لای خۆیەوە ئەگەر بتوانێت شتێکی بەسیتیش بۆ ئەم دنیای زیادکە ئیشێکی گەورەی کردووە و سبەیش هەموویە بێتەوە بە قازانج بۆ. ئەڵێ دبلۆمی وەرجێڕان کەی دەست پێەکە و بزانام لەم نزیکانە دەست پێکا وڵای ڕاستێکی دەقیق نازانم، ئەگەر بکرێ نامەیە بنێرم بۆ پەیجەکە زۆر زۆر باشە. ئەڵێ من شەرمەکەم قسە بکەم ئێکاتە ببڕۆی چارەسەرێکی چکە پەیوەندی یەکێکە بوو لە گرنگترین لێهاتوویەکان. بڕۆ لە دەوراتا بەشدار بە خۆت بخە مووقیفی جۆرا و جۆر. ئەڵێ من خولی یادگە بکەم اینجا فێربوونی زمان یان لە خولی یادگە بەشداری زمانی عەرەبیش بم. ئەتوانی بۆ نمونە توانی بەشداری چالاکردنەوە بکەیت لە دوای چەند هەفتەیەک کە یاد چالاکردنەوەکە بەرەو کۆتایی ئەڕوا بەرەو ئەوە ئەڕوا چۆن جێبەجێیکەی یەکسەر لەویا بەشداری عەرەبیەکە بکەیت لەوە چێ ئەوە زۆر زۆر باش بێ.
ئەڵێ چۆن قەلەبووی و کاتانە بکەینەوە کە لە دەستمان چووە وەڵی ڕاستێکی قەلەبووکردنەوە زەحمەتە بەڵام ئەتوانین ئیدارەی ئەم کاتانە بکەین کێت یعنی ئەگەر ئەم کاتانەی کێ بزانی بە باشی بەڕێی بکەین ئەگەینەوە بە ئەو نەتیجانەی کە ویستومانە ئەڵێ سەرەتا کۆرسی یادگە بخوێنم یاد دەبلۆم وەڵی ئەگەر هەر کامیان تازە خێراک دەست پێەکە ئەویان بەشدار بە بەڵام ئەتوانی بۆ نمونە 1-2 مانگ 3 مانگی دیبلۆمەکە بخوێنی دوای بچی بۆ چالاکردنەوەی مێشت دوای بگەڕیتەوە هەندێک وایان کردووە ئەشتوانی ئەگەر چالاکردنەوەکە حازرە بڕۆی دوای مانگێک لە چالاکردنەوە ئەتوانی لە دیبلۆمەکەش بەشدار بێت بەڵام ئەو وەڵامی شیانیاویتەوە زۆربیان ڕێیان وایە کە لە سەرەتاو یادگە بخوێنی چۆن خۆمان فێری زیرەکی دەستکردین لە ڕێی یوتیوبەوە توانی خۆت فێرکەی لە ڕێی دەوراتەوە لە ڕێی خوێندنەوە لەو بوارە یان ئەتوانی بڕۆی بە کەسێک بڵی فێرەکە یان ئەتوانی بچی دەورەیەکی لەسەر بخوێنی ئەڵێ من زۆر تووڕە ئەبم بە حکمی ئەوەی هیلاکەم و 3 مناڵم هەیە و تەنهاشم بەڕێزان تووڕەبوون بەشێکی ئەکرێت تەبیعەت و ڕاهاتن و پەروەردە و ڕابردوو کێشەی ئێستا و بەڵام بەشێکیشی جەستەیە یعنی ئەگەر بڕۆی ڤیتامین دی و کالسیۆم و ئەمانە بخۆی و ڕۆژانە تۆزێت تەمارینی هەناسەی قوڵ و ئەوانە بکەی ریلاکس بکەی ڕێکوپێک هەوڵ بەی ڕۆژانە هەر کاتێ فرسەتێکە بۆ هەڵکو تۆزێ بخەوی کاریگەریکی باشێ بە ئەڵێ هەر بزانی زیرەکی دەستکرد بە کاربێنی کیفایەتە نە بەڵام تۆ چۆن گرنگەوە ئەتوانی دەست پێ بکەین ئەگەر توانیت چکە زیرەکی دەستکرد ئەگەر بەڕاستی بە ورتر بیخوێنی زۆر باشتر ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت بۆ گلەوەی کە بە سادەی وەکو خەڵک فێر ببی لە ئاوات ئەکادیمی بەداخەوە لە ئێستا نیمانە بەڵام ئەم ماوەش زۆر بیرم لای بوو کاشتێکی وا بکەین لەسەر زیرەکی دەستکرد بەڵکو بتوانین تا سەری ساڵ 2 مانگمان هەیە بزانین ئەتوانین ئەوە بکەین ئەڵێ لە بەشی کارگێڕی کار ئەخوێنم باوەڕکە یعنی ئەوەی کە ئەم شەو باسمان کردووە گرنگی پێبەی بواری کارگێڕی کار زۆر مهمە بەڵام ئەگەر لێهاتوویەکانت گرنگی پێنەی کارگێڕی کار بێ و مێژوو بێ و جوگرافیا بێ و نازانم فیزیا بێ فەرقێکی وانە بەس ئەگەر لێهاتوویەکانە پەرە پێبەی لە بواری کارگێڕی کارا بیت و لای ئێمە بزنس لیدەر بخوێنی لەوە چێ زۆر ئیسفادەی لێ بکەی ئەڵێ مامۆستا هەڵە تێگەشتی لە وەڵامی ئەو پرسیارە داوای بەڵگەی بەشداریکردنی کرد لەم وێبینارە ئەها بڵێ لە ئێستا ئێمە ئەو خزمەتگوزاریەمان نییە چونکە قورسە بێ بۆمان بەڵام بۆ کۆرسەکان ئاساییە یعنی بۆ نمونە تۆ کۆرسێکت لای ئێمە خوێندووە بەڵگەی بەشداریکردنەکە زۆر ئاسایە چکە لە کۆرسەکانە ئێمە هەڵسەنگاندنمان هەیە و عادەتەن شەهادە ژەین و پشگیری شەکەین بەڵام لەم وێبینارە لەبەرەوەی وێبینارەکە داخراو نەبووە و فۆرمی هەڵسەنگاندنی لەگەڵان نەبوو لەبەرەوە ناتوانین یعنی ئەوە بکەین لەبەری دڵنیانی لەوەی کە کەسەکە بەشداری کردووە لە ئەوڵە تاعاقل بە جددی ڕاستە ئەمە باوەڕمان بە کەسەکە هەیە بەڵام ئەبێ بۆ نمونە ئەگەر ئێستا من فۆرمێکم دابنایە کۆمەڵە پرسیاری تیا بووە لەسەر ئەم وێبینارە تۆ فۆرمەکە پڕکەیتەوە وەڵامەکانت ڕاست بێ حەق خۆیەتی پشگیری بکەین بەڵام بەداخەوە بۆ ئەم وێبینارە ناتوانم بەزەوەش قسەیەکی باشە ئەکرێ بۆ ئایندە بۆ وێبیناری ئایندە ئێمە فۆرم حازرکەین و هەر کەسێکیش فۆرمەکەی پڕکردەوە وەڵامەکانی ڕاست بوو پشگیری بکەین شەهادەیەکی بۆ بکەین کە بەشدار بووە
ئازیزانم کاتمان تەواو بووە هیوادارم جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێ بابەتەکە ئەڵێ بۆ دڵنیایی جۆری قوتابخانەم ئەوێ بەهرە ڕەسوول عەبدوڵڵا خات و بەهرە ئەزانی چیەکەین ئینشاءڵڵا بەڕێزان ئەو کەسانی کە ئێستا بەشداریان کردووە ئەگەر داوای پشتگیریەکەن پەلەمان لێمەکەن خۆمان ڕایەگەیەنین با فۆڕمشتی بۆ ئامادە بکەین ئەو کاتە ڤیددیۆکە دائەنین هەوڵین کە فۆرمێکشی لەگەڵ بێ فۆرمێکی گوگڵا کە پڕت کردەوە تر دەری ئەخاکە تۆ وێبینارەکە بەشداریت کردووە ئەو کاتە پشتگیریەکەش ئینشاءڵڵا ئاسانە بێت ئەڵێ زۆربەی خوێنکانە وا بیرەکەنەوە ئەڵێن لە داهاتوو دانامەزرین ئێوەیە لە داهاتوو دانامەزرەی بەچی دامەزرێ بە لێهاتووی دامەزرەی ئەم شتانەی ئێستا باسم کردووە یەکێکە لە حەلەکانی ئەو مۆزوعە یعنی تۆ ئەگەر سبەی زانکۆ تەواوکەی بەبێ ئەو لێهاتوویانی من باسم کرد هیچ نەکردو بە هیچ بەڵام کە زانکۆکە تەواو کردو ئەو لێهاتوێنەی من باسم کرد ئەم لێهاتوویانە زۆر بە باشی بەدەست هێنابێ تۆ شایانی ئەوەی تا لە باشترین شوێن وەربگیری ئەڵێ کەی کتێبەکانت چاپەکەی وەڵایی ڕاستیەکەی ئیشم لەسەر کردوون بەڵام مەگەر بۆ ساڵی نوێ یەکێکە لە پلانەکانمان بۆ ساڵی 2025 کە ئینشاءڵڵا کتێبەکان چاپکەین بەسەر چاو ئەو بەڕێزانەی داوای پشتگیریان کردووە من شتێکتان بۆ ئەەکەم ئەم وێبینارە دائەنینەوە و فۆرمێکشی لەگەڵا دائەنین ئەو کاتە هەموو ئەوانەی کە فۆرمەکە پڕەکەنەوە یەک پشتگیری ئەەکەین ئەتوانی پشتگیریەکە وەربگریت و ئینشاءڵڵا ئیسفادەی لێ بکەین ئەڵێ مامۆستا کاری سێڕەهەندی و ئانیمێشن پێ چۆنە دەتوانین بیرکردنەوەی خەڵکی پێ بگۆڕی و بەڵێ ئەتوانی بەڕاستی مەوزوعێکی زۆر زۆر گرنگە یعنی ئێستا بوارە تەکنۆلۆژیەکان زۆر زۆر گرنگن زائیدەنەم لێهاتوویانەی باسم کرد تەنانەت ئێستاکە تو ئەوانەش هەرجارێکی کە پێویستت بەو شتانە بێتەوە کە لێرە باسم کردووە ئەڵێ چۆن فێری دوزمان بم لێ کاتان لە یوتیوبی ئاوات ئەکادمی وەڵامی و پرسیارم داناوە لە ڤیدیۆیەکە ئەڵێ مامۆستا کەسێ ئەوایل بێ چەند ساڵێ خوێندنی تەواو کردوێ بەڵام لە ئیمتیحانی توانستی بەشەکە سەرکەوت ئەبێت مطالعات بکەی بەڕێزان ئێستا من چەند ساڵ مطالعەم کردووە لە بواری بزنس دەرسم وتوەتەوە لە هەمان کاتە هاتووم 4 ساڵ کارگێڕی کارم خوێندووە بزنس ئەدمینستریشن 2 ساڵ لە وارشۆ ماستەرم خوێندووە لە ئینتەرنەشنال بزنس بەڵام ڕۆژانە مطالعەکەم ڕۆژانە کتێبی ئەکادیمی گەورە هەیە خەریکی ئەبم یعنی ئەم شتانە تۆ ئەبێ کە بەشێکت تەواو کردووە بەڕاستی حەزی شت لێی هەبێت و بە دوایە بڕۆیت و شت فێر ببی و شت بزانی ئەبێ پەرەی پێبی نەگەوی لە بیرشت بچێتەوە ئازیزانم کاتمان تەواو بوو زۆر شتیش نووسراوە کە فریان ناکەوم بیخوێنمەوە ئەڵێ مامۆستا گەم باسێکی دراوە ئەلکترۆنیەکان بکە و ئایا ئەمانە بنە جێگرەوەی دراوی کاغەز بەڕێی من پێویستمان بە ڕۆشنبیری دراوەکان هەیە وەڵاهی ڕاست دەکەی زۆر کەس هەر نازانێ خودی میکانیزمی پارە چییە چۆنە بەڵام بە دڵنیایی ئەم مۆزوعە
ئەڕوات یعنی مرۆڤایەتی لەم قۆناغا ناوەسێ چونکە سبەی وای لێ خودی نەک پارەی کاغەز خودی نەک ئەو پارەی کە ئێستاکە بە ئەلکترۆنی لە بانقەکان و لە هەژماری مۆبایلەکان و لە لاپتۆپەکانە هەیە سبەی ئەمەش ناتوانێت حەلی بکە بۆیە ئەچینە قۆناغێکی تر لەوە ئەچێ ئەو قۆناغش تێپەڕێنین کە ئێستاکە پێوترێ دراوە ئەلکترۆنیەکان لەوە چی ئەوەش تێپەڕێنین ئیتر دوای ئەوە چییە بێ نازانم بەڵام پێچێ یعنی من وای بۆ ئەچم دوجار ئەگەینە قۆناغێک تۆ بە یەک پەنجەمۆر خاوەنی بەهابیت بە ئەم بەهایە بە شتێک حساب بکرێ وە تۆ هەر شتێکی بەهاکە زیادکە هەر شتێکی بەهاکە کەمکە شتێک ڕی بەها لەوەی تۆ گوازرێتەوە بۆ شتێکی تر یعنی لەوە ئەچێ بەعقلی هیچ ئینسانێکە ئەم حەلە هێشتا نەهات بێ بەڵام ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین کە ئەم شتانەی خەڵک باسی ئەکا ئەمانش هەمووی تێئەپەڕێ و ئێمە ئەگەینە قۆناغێک کە تۆ ئەچی بۆ ئەو شوێنە احتیمالی هەیە هەر لەبەرەی لەو جادەوە ڕۆشتووی پارەیەکت لێکەم بوو بێتەوە چوویتەتە شوێنێ پارێکت لێکەم بوو بۆتەوە لاتوی کە بەدەستێناوە پارێکت بۆ زیاد بەهایەکت بۆ زیاد وە تۆ ئەشوانی ئەم بەهایانە مامەڵی پێوە یعنی خەڵک زۆر بە سادەی سێری مۆزوعەکەکە بەس ڕاستیەکەی ئەم قۆناغا تێپەڕێت ئەمەی کە ئێستاکە هەیە ئەمە هیچی وا نامێنێتەوە لە مۆزوعی دراوە اینجا ئیتر ئەوانەی کە ئێستاکە کێشەیان هەیە لەگەڵ کۆمەڵی مۆزوعە ئەمە حەڵاڵەوە حرامەوە چییە هەنێکیان لە خودی ئەسڵی مەبەستی دراو چییە لەوە چێ لەوە تێنەگەیشتبن و ئەمە یەکی کەش لە کێشەکان ئەوەیە چوەتە ئەم بابەتانە چوەتە ناو کۆمەڵی مامەڵە و مامەڵەکان حرامن بەڵام لەوە ئەچێت تەنانەت زانایانی شەرع شتەکەیان بۆ جیانە بێتەوە کە ئایا ئەم جۆرە مامەڵەی بانقەکان ئەیکەن ئەم شتێ حرام کردو یا هەر خودی مامەڵەکردن بەمە حرامە ئەوان لەوە مۆزوعەکان تێگیاوە بەسەرێکە بەڵام المهم لەوە چێ لە ئایندێکی نزیکە ڕوبەڕووی شتێکی زۆر نوێ ببینەوە بە تایبەتی ئێستاکە کە سەردەمێکە دژایەتی دۆلار ئەکرێەوە دۆلار دەستی گرتووە بەسەر هەموو دنیا و قسە هەیە لەسەر گەڕانەوەی ئاڵتون و زیو اینجا مەسلەی ئەو هەموو بانقە ئەلکترۆنیە مەسلەی ئەو هەموو دراوە کریپتۆیە ئەمە قۆناغێکی ئینتقالیە من وا نازانم هیچی وەکو خۆی بمێنێتەوە هەندێکتان عەزیەت کێشن لەمە دووە یەک جار شت بنووسن چکەیتە تااقەتم نامێن ئێستا لای من نووسەوە 104 نامە هەیە هێشتا نەمخوێندوێتەوە بەڵام نامە هەیە 10 جار خوێنمەوە ئەڵێ بەشداری ئاستی پێشکەوتوو بکەم یان ئاستم باش بکەم لە لەبەرکردن دواتر بن نە هەر کە چالاکردنەوە تەواو کرد یەکسەر بڕۆ پێشکەوتوو تەواو کرد ببورن بەڕێزان بەهۆی زۆر دووبارە بوونەوەی کۆمەڵێک نامەی هەندێکتان ناتوانم تەنانەت دانیشم بیان خوێنمەوە چکە دووبارە بێتەوە باوەڕکەن شتی وا هەیە 10 جار 20 جار 15 جار خوێنمەوە هیوادارم جارێکی کەوا نەکەن لەو کەسانی کە بابەتێ پێشکەشەکەن ئازیزانم هەر سەرکەوتوو بن